ئەم سمینارە لەسەرە چارەنووسی چینی ناوەڕاست یەک لەوان ئەلغازی سۆسیۆلۆجی واتە ئێستاش نایتوانن باسی فەرهەنگێک یان پێناسەیەک هاوبەش بکەن ئایا طبق حتى عندك سۆسیۆلۆجی ئەڵێن طبقە وسطى نییە یعنی چینی ناوەڕاست نییە ئەوە کۆنسێپتێکی ڤێرچوالە واقعیەت نییە. پێش ئێمە بێنە ناو ئەم هۆڵە مە باس کرد لەگەڵ برادران مەسەلەی ڕافتاری شارەوانی و هۆی چییە؟ یەک لەوان پێوەرەکانی هەری گرنگ کە شار پێی ناسە بێ هەبوونی طبقە الوسطایە و بەگشتی وڵاتانی سیڤیل سۆسایەتی تێ چالاک بێ دەستفلات لاواز بێ ژیانی تایبەت پاراستی بێ ئەوان وڵاتی طبقەی ناوە ئەو طبقەی وسطا چالاکە و توانای و ڕۆلیش زۆر لە ناو کۆمەلگا هەیە بەڵام هەر ڕێژیمێک سیاسی بە ئاراستەی سەرکاری و تۆتالیتار و هەروە دۆری طبقە الوسطا تێیشکان و ئەنجا لە کاتی خوا مۆنتسکیۆ لە شوێن طبقە الوسطا باسی ئۆرۆستۆقراتیان کرد بە ناوی مەصەدات الوقایە ئەو دەریئەت الوقایە ینی مەصەدا بە کوردی بەربەستێکی ستەمکاری لەبەر طبقە الوسطا لەبەرەوە نظام فەصل السوڵتات ئەسڵەن لەوێ هاتیە لە هەبوونی طبقة الوسطى وكاتي مونتسكيو أو مثلا باس ذكر زور بيوستي دولتي مودرن إما نايتو عن بحثي دولة وكومالجاي مدني بكنوك دبو نور شالاك وبرامبري يكتر بنبوني طبقة الوسطى نبوني طبقة الوسطى ياك لإشارات هري مهمة لصعود الفاشية السياسية لبرو أنا بين خوشة دكتور كوا أو موضوع أبو جناتان يشغلون بكي وباشي أما نيف ساعد بدكتور كوايدن وباشي أما رجاي قفتوجو ورأيتان جدا سباس دي كم فرو دكتور زوز سباس أم كاتدان باش زوج أو كسي كان هاتي كورباني ياري في سيبا جوري دا حماية كردنو خو قرم كردنو هبو من پێم وایە ئەم مناقەشەیە کە لە خوارەوە کرا جۆرێک لەو حماحیمایە کرد سوپاسی ئەو برادەرانە کەم کە ئەو زەمینەیان دروست کرد لە ڕاستیدا ئەم بابەتێک کە پێشکەشی ئەوەی بەڕێزیەکەم بە تایبەتی کۆمەڵێک مامۆستا و پسپۆ لە بواری کۆمەڵناسی ئامادەن لێرە لەوانەیە شتێکیان بۆ ئیزافە نەکەم لە بابەتەکە بەڵام مەبەستم لە بابەتەکە ئەوەیە کە خوێندنەوەیەکی سەرەتایی پێشکەش بکەم سەبارەت بە چارەنووسی چینی ناوەند یان چینی ناوەڕاست لە کوردستانە ئەوەی کە هەستیشی پێەکەم توێژینەوەکان لە بواری ڕیزبەندی چینایەتی لە کوردستانە هێچگار کەمە یان بە پێی پێویستی نییە و بێگومان لەوانەیە مامۆستایان لە بواری سۆسیۆلۆجیا کە لێرەن بزانن کە لە ماوەی ڕابردوو چەند بڵێن توێژینەوە لە بواری ڕیزبەندی چینایەتی کراوە بە تایبەتی لە خوێندنی باڵا لە سۆسیۆلۆجیا لە علمی اجتیماع بەڵام دەبێنێتەوە مثلا من ئاگاداری دراسەیەکم ئەوەی سەبارەت بە پەرسەندنی چینی ناوەند لە کوردستانی باشوور 1920 تا 1968 بەڵام زیاتر توێژینەوەیەکی مێژوویە زیاتر مێژوویە و سیاسیە لە بواری بڵێن سۆسیۆلۆژیا توێژینێکم بەرچاو کەوتووە سەبارەت بە حیراکی اجتیماعی زافی کۆمەڵایەتی طبعا ئەمیش پەیوەندی بە چینی ناوەندەوە هەیە پێش ماوەیەکیش دیسانەوە وادام قوتابیەک ماستەری هێنا سەبارەت بە سەرناپسی چاو
سەبارەت بە گۆڕانکاریەکان لە ڕەوشی چینەکان بە تابەتی دوای ڕاپەڕینی نەوتوێ وازام تابیەکی کچ بوو کەسوم گەزنەی وازام ئەویش ماسەری هێنا لەو بارەیەوە بەگشتی لە ڕاستیان من زانیاری تەواو نییە سەبارەت بەو دیراسەتانەی کە لەو بوارە کراوە لەوانەیە برادران زانیاری تەوایان هەبێ لەم بوارە دیسانەوە لێرەدا ناچمە ناو پێناسەکردنی چینی ناوەند دەڕاستی ئەو مامۆستایان لێرەوانەی دەبواری سۆسیۆلۆجیا کار ئیشیان کردووە دەزانن پێناسەی جۆراوجۆر هەیە بۆ چینی ناوەند لەو کات هەتا تەنانەت ئەگەر بگەڕێن بۆ مارکس دیسانەوە مارکس بە شێوەیەکی ئەوی پێڵێن سۆسیۆ ئیجرایی یعنی دەوری چینەکان لەناو وەزیفەی کۆمەڵایەتیە کۆمەڵێک پێناسەی ڕیزبەندی چینایەتی کردووە بۆیە چەند جارێک ئاماژەی بە کۆمەڵێک توێژ کردووە کە لە نێوان چینی کرێکارە و لە نێوان سەرمایەدارانە بەڵام ئەوەی کە زیاتر وەکو پێناسەی ئەو دەستەواژەی بەکارهێنا نووسەرێکە ئیرلەندیە جێمس براتشۆ لە کتێبێکا بە ناوسانی پرۆژەی ڕوبەڕووبوونەوەی قاچاقچێتی خوری لە قاچاقچێتی خوری ئیرلەندا بۆ فەڕەنسا تامان لە ساڵی 1975 ئەو کتێبەی نووسیوە و ئاماژەکردنێکە بۆ دروستبوونی سەرمایە ئەو کتێبە زیاتر لەوەی کە باسی چینی ناوەند بکە بێگومان دەزانن وایبەر ماکس وایبەر چۆن باسی چینی ناوەندی کردووە کە ناوەندێکی فراوانی خەڵکە لە کۆمەڵگا و بەشدارێکی تایبەتیان هەیە لە ڕۆژی ئابووری کۆمەڵایەتی لە نێوان چینی کرێکار و چینە دەوڵەمەندەکان ئەمێنێتەوە بەگشتی کۆمەڵێک ئیشکالیات هەیە هەر وەکو دکتۆر سەربەرز ئاماژای پێ کرد سەبارەت بە پێناسەکردنی چینی ناوەند یان هەندێک جار باسی چینەکانی ناوەند دەکرێت باسی طبقاتی وستا کە نەکە طبقەی وستا و جاری وایە باسی نەمانیش یەکرێت کە بوونی نییە ئێستا ئێمە لە چارەگەیەکەمی سەدەی 21مین یعنی 2023-25 چارەگەی یەکەم تەواو بێ و بێگومان لێرەدا وەرچەرخانێکی تونۆنایەتی لە بواری پەرسەندن و گەشەکردنی سەرمایەداری لەلایەکەوە کە گەشەی کردووە ڕووی داوە بەڵام لە هەمان کاتەوە بوونی قەیرانی سەرمایەداریش کە هەیە و گۆڕانکاری کراوە لە ڕیزبەندی چینەکان هۆکارەکان زۆرە هۆکارەکان باسی بڵێن شۆڕشی نوێی پیشەسازی دەکرێت بوونی ژیری دەستکرد ئەوەی زەکای ئستناعی دەکرێت و ئەو دەستکەوتە گەورانەی لە بواری زانیاری کە هەمە جۆرە و ئەمە هەمووی وای کردووە کە ململانی چینایەتی شێوازی جۆراجۆر وەگرێ و وای کردووە تەنانەت پێناسەکردن بۆ چینی ناوەند ئەوەی کە هەیە بە شێوەی جۆراوجۆر پێناسە بکرێت واتە ئێستا بە بەردەوامی ناتوانین بە یەک تەماشای هەموو چینی ناوەند بکەین لە هەموو جیهانە چینی ناوەند ملکەچی یاسایی ئەوەی پێڵەن یاسای پەرەسەندنی ناهاوسەنگە کە تا ئێستا ئەو یاسایە لینین لە کتێبی پەرەسەندنی سەرمایە لە رووسیا ئاماژەی پێ کردووە و پەرەسەندنی ئەم یاسایە لەلایەن سەمیر ئەمینەوە هاتووە کە باسی شیمالی بڵێن باکووری دەوڵەمەند و باشووری هەژارەکە ئێستا کە دیسانەوە کە ئێستا لە چارەگایەکەمی سەدەی 21ەم کە باسی ئەوەی سەمیر ئەمی باسی کردووە ئێستا تەنانەت لە باشووری هەژارە گۆڕانکاری هەیە یەک باشووری هەژار نییە یعنی بۆ نمونە ئەگەر تەماشای ڕەوشی چینی ناوەند بکەین لە بڵێن کۆریای باشوور و تەماشای چینی ناوەند بکەین ڕۆژی چینی ناوەند بکەین لە یابان و هەروەها لە چین
کە سیستەمەکانیان جیاوازە و تەنانەت لە ئێستای ڤێتنام کە گۆڕانکاری چلۆنایەتی هەیە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەو ڕەوشی چینی ناوەند کە لە باشوورە لەگەڵ چینی ناوەند لە سەرمایەداری وابەستەکانە. واتە ئەوەی من بڵین قەناعەتم پێێتی بوونی بڵین دوو ناوەندەیە ناوەندەکانی سەرمایەداری سنتراڵەکان و هەروەها سەرمایەدارە وابەستەکان کە کوردستان بەشێکە لە سەرمایەدارە وابەستەکان. بەڵام لە سەرمایەداری وابەست ئەوەی کە هەیە وەکو وتم ڕەوشی چینی ناوەند بە بەردەوامی ڕەوشێکی ناسەقامگیرە و هۆکاری ئەو ناسەقامگیرە وەکو وتم ئەجگار زۆرە. چینی ناوەند لە کوردستانە ئەگەر بە شێوەیەکی مێژووی تەماشای بکەین بە دابڕان لە چینی ناوەند لە هەموو دەوڵەتی عێراق کە هەبووە ناتوانین تەماشای بکەین. هۆکارەکانی زۆر بووە. بەشێک لە هۆکارەکانی دکاندنی کوردستانی باشوور بە عێراقەوە نەبوونی ئابووریەکی سەربەخۆ و هەروەها ئەو سیاسەتانەی کە دەرهەق بە تێکڕای ڕەوشی کوردستان هاتووە سیاسەتی زەویستی و تەرا بگرە سیاسەتی پەراوێز خستن بگرە و ئەمەش بێگومان کارتێکردنی خۆی کردووە لەسەر تەنانەت ئاسی پەرەسەندنی چینی ناوەند. واتە چینی ناوەند تەنانەت لە کوردستانە بۆ ئاسێک کە چینی ناوەند هەبووە لە عێراقدا بۆ ئاسەش دیسانەوە وەکو وتم پەرەی نەسەندووە بەڵام دیسانەوە ناکرێت جایکەیتەوە چونکە لە تێکڕای ئەو وڵاتانەی کە وڵاتی سەرمایەداری بڵێن وابەستە لەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆمەڵێک هۆکاری سیاسی هەیە کە کارتێکردنی هەیە لەسەر چینی ناوەند لەسەر ڕووی هەموویان سیاسەتەکان سیاسەتە حکوومیەکان ئەو سیاسەتانی کە بڵێن پەیڕەو کراوە. چینی ناوەند لە کوردستانە پێم وایە دوای 1991 حاڵەتێکی دیکاتە پێشەوە بۆ چینی ناوەند و بەشێک لەو حاڵەتە ئەو سەربەخۆیە سنوردارەشە کە هێتە پێشەوە بۆ کوردستان لە بواری ئابووری. بەڵام دیسانەوە دوای ئەو پەرەسەندنانەی کەواتابەتی دوای 2003ەوە کە هێتە پێشەوە چینی ناوەند لە کوردستان لەژێر کارتێکردنی کۆمەڵێک هۆکارە. یەکەمین هۆکاری یەکەم سیاسەتی ئابووری بەرخۆر. ئەو سیاسەتە ئابووری بەرخۆرەوە پشتبەستن بە تاکە سەرچاوە کە نەوتە کارتێکردنی خۆی هەیە لەسەر ڕەش و پێکاتە و گۆڕانکاری و ریزبەندی چینایەتی بە چینی ناوەندەوە. ئەگەر بۆ نمونە ئەگەر سەرژمێری کوردستان بکاتە نزیکەی 6 ملیۆن بڵێن دەستنیشان بکرێ و حسابیەوە بکەین کە 1,200,000 کە موچەخۆرن و کە ئەمانە دەخرێتە خانەی چینی ناوەندەوە بە شێوازێک بە بڵێن فیاتە جیاوازەکانیەوە سێرەکەین چینی ناوەند بەتابەتی لە 2003ەوە تاکو 2016 سێرەکەین فراوانبوونێکی زۆری بەخۆیەوە بینیوە. ئەو فراوانبوونەی چینی ناوەند من پێم وایە بەردەوامبوونی ئاراسەی دەسەڵاتە لە کوردستانە و بەردەوامبوونێکە بۆ ئاراسەی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان. ئایدۆلۆژیەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لەو کاتەوەی کە سەری هەڵداوە کە بوونی هەیە لە ڕاستیە لە چوارچێوەی بیر و ئایدۆلۆژیەتی چینی ناوەندە. هۆکارەکان زۆرە بەشێ هەنیەکە تەماشای دروشمەکان بکەی باسی دروشمی دیموکراسی دروشمی حکمی زاتی مافەکان مافی نەتەوەکان و تەنانەت ئەو جۆرە عەلمانیەتی لەناو بزوتنەوەکە هەبووە هەر هەمووی ڕنگدانەوەی بڵێن ئایدۆلۆژیەتی چینی ناوەندە و تەنانەت ڕۆڵی ڕۆشنبیر لەو حاڵەتەیە و کە دەڵێن ڕۆڵی ڕۆشنبیر هەر دەگەڕێنەوە بۆ ئەو پێناسەی کە وایبەر بۆ ئینی کردو بۆ چینی ناوەندی کردووە کە سەرمایەیەکی کەلتوری هەیە چینی ناوەند.
ئەو سەرمایە کەلتوری چینی ناوەندە من پێم وایە تاسیری کردووە لەسەر ئاراسەکردنی بژتەوەی ڕزگاری خوازی گەری کوردستان. لەم حاڵەتەیە کە دوای 91ەوە دێ و دوای 2023ەوە دێ بەشێک لە مەشروعیەتی دەسەڵات لەوەدایە کە چینی ناوەند فراوان بێ، بەڵام هۆکارەکانی ئامرازەکانی فراوانکردن و کارتێکردنی چینی ناوەند بریتین لە کۆمەڵێک حاڵەتی ناسەقامگیر. هیچە لەوانە بۆ نمونە ئەو داهاتەیە کە دێ بەڵام سەرچاوی داهاتەکە یان نەوتە یان ئەو بودجەیە کە لە عێراقەوە دێ، واتە سەرچاوەکە گەڕێتەوە بۆ ئابوورێکی بەرخۆر، ئابوورێکی ڕێعی لەو حاڵەتە، و ئەم ئابووری ڕێعیە بە بەردەوامی ملکەتی گۆڕانکاریە سیاسیەکانە و پەیوەندەکان بۆ نمونە لە نێوان حکوومەتی بەغا لە نێوان هەرێمی کوردستان، ئەمانە هەر هەمووی کارتێکردنی خۆی کردووە لەسەر گۆڕانکاریکردن لە ڕەوشی چینی ناوەند. نمونەیەکی بەسیط بینینەوە لە پێناچەی چینە تەنها داهات بڵێن ئامراز نەبێ و توانای خەرجی ئامراز بێ، ینی واتە توانای خەرجکردن قودرەی ئەوەی پەنە قودرەی ئینفاق لەوە بێ، سێرەکەین ئەوەش سێرەکەین لە گۆڕانکاریدایە. بۆیە من زیاتر بۆ دابەشکردنی چینی ناوەند لە کوردستان بۆ چەند توێژێک داوانەیە زیاتر مەیلم بۆ ئەو دابەشکردنەوەی کە ڕایت کوردێتی کە بڵێن سۆسیۆلۆجیستێکی مارکسی ئەمریکیە کە چینی ناوەند ئەکاتە سێ بەشەوە، و پێم وایە چینی ناوەندیسانەوە لە کوردستانە دەخرێتە سێ بەشەوە، دەتوانین بخێنە سێ بەشەوە. بەشێک لە کارتێکردنەکان پەیوەندی بە ئاڵوگۆڕکردنی بۆ نمونە دۆلارە، یعنی کاتێک تۆ ئێشێک لە چینی ناوەند بۆ نمونە ئەگەر 500,000 وەگرێ، توانای خەرجەکەی ئەگەر $300 بێ، $350 بێ، کاتێک کە گۆڕانکاری ئەکرێت لە نرخی دۆلار، توانای خەرجەکە لە $300 یەتە خوارەوە بۆ کەمتر، بۆ $250 بۆ $200. بۆیە لەم جۆرە وڵاتانەی کە هەیە وەکوتم، چینی ناوەند ملکەتی کۆمەڵێک بەتابەتی دەکرد تەنها کوردستان ئەگەر تەماشای هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین. مەسەڵەن بۆ نمونە ئینقلاباتی عەسکەری دەوری خۆی بینیوە لە چینی، لە فراوانبوون و کەمکردنەوەی چینی ناوەند، ململانەی سیاسی ئەو توێژانەی کە لە چوارچێوەی چینی ناوەندن، هێزە سیاسیەکانیان، نوێنەرە سیاسیەکانیان، سێرەکەی ئەوەش تاسیری خۆی هەبووە لەو باوەڕە لەو بوارە. احتیکارکردنی کاری سیاسی تاسیری خۆی هەبووە. ئەمانە هەر هەمووی کارتێکردنی خۆی هەبووە لەسەر ڕۆڵ و فراوانبوونی ڕۆڵ و کەمکردنەوەی ڕۆڵی چینی ناوەند. ئەوەی کە هەیە ئێستا چینی ناوەند ئەگەر تەماشای ئەو چارە نووسە بکەین لە کوردستانە، من پێم وایە لە چینی ناوەند توێژی یەکەمی چینی ناوەند، توێژە خوارەکەی بڵێن ئەگەر داهات بکەین بە پێوەەر لەگەڵ توانای خەرجی، من پێم وایە وەکو ئەو سەعاتی لم وایە، سەعاتی لم کە هەڵیە جێڕیتەوە بەرەبەرە لمەکەیەتە خوارەوە، ئەو توێژە سێرەکەی بەرەبەرە یێتە خوارەوە، بۆچی یێتە خوارەوە؟ بۆ خواردتر، بۆ وەزعێک کە بە بۆچین ئەچێتە خانەی پەراوەزخراوەکانەوە. وەختی خۆی کاک عەبدولسەلام بابەتێکی پێشکەش کرد سەبارەت بە پریکاریە موهەمەشەکان. من پێم وایە ئێستا ئەو چینی ناوەندە ئەچێتە خانەی پریکاریە، بەڵام بە خصوصیەتی چۆ؟ بە خصوصیەتی سەرمایەداری وابەست، نەک بە خصوصیەتی ئەو سەرمایەداریەی کە ستاندینگ کە لە کتێبەکەی دە پریکاریان دە مۆست دەنجەرس کلاس باسیەکە. بۆیە لەوێدا سێرەکەی ئەگە تەماشای بکەین لە جێگایەکی وەکو فەڕەنسا، ئەو پەراویزخراوانە لە خۆیە بینێتەوە لە بزافێکی کۆمەڵایەتی لە یەرەگزەردەکان بۆ نمونە، بەڵام ئەو پەراویزخراوانی لێرە بۆ نمونە خۆی وەختی خۆی لە نمونەی عێراق
خۆی بینیوە لە خۆپیشاندانەکانی تشرین خۆی بینیوە کۆمەڵێک بۆچوونیان خستە ڕوو ئەو بۆچوونانە گۆڕانکاری چکە بۆچوونێکی سیاسی لە چوارچێوەی پۆپۆلیستیە ئەیە نەیتوانی گۆڕانکاریەک با لە ئەنجامی بڵێن ئاراستەی سیاسی بە هەمان شێوە کاتێک لێرە لە کوردستانە کە ئەو چینی ناوەندە ئەکرێتە مەترسیەوە کە ئەزانێ ئەوێ محافزەی ڕۆڵی خۆی بکە بۆ نمونە 3 مانگ مەعاشی بۆ نایە بۆ نمونە وەزعەکەی وایە کە وایە خۆپیشاندانەکە مانگرتنەکە هەرچیەکە بەڵام ئەو خۆپیشاندانان ئەو بابەتانە لە چوارچێوەی چیدایە لە چوارچێوەدا ئەگەر مەعاش وەرگرێتە ماڵەوە لەو حاڵەتایە لە چوارچێوەی بیرکردنەوە لە گۆڕانکاریکردنی سیاسەتی ئابووریان نییە و ئەمەش لەم حاڵەتەیە ئەو چینە ناوەندە کە ئەچێتە پەراوێزخراوە ئەو مواسەفاتانەی کە لەوانەیە کاک عەبدولسەلام باسی کردبێ لە بابەتەکە ڕەوشی نەفسی پریکاریات چۆن تەسەڕوفەکە چۆن بازەدار لە ئیشتێکەوە بۆ ئیشتێکی تر من پێم وایە ئێستا ئەو دیاردەیە بە تەواوەتی دێرەدا دەرەکەیە ئەگەر تەماشای هەندێک حاڵەت بکەیت بەتابەتی وەکو ئامار و شتیوە سێرەکەیت ڕێژەی هەژاری بە بەردەوامی لە بەرزبوونەوەیە و بەرزبوونی ڕێژەی هەژاری پێم وایە یەکێکە لەو هۆکارانەی کە کارتێکردنی هەیە بەتابەتی لەسەر چینی ناوەند لە عێراقا باسی 125 دەکرێت لەو حاڵەتەیە ڕێژەی هەژاری ئەگەر باسی 125 بکرێ عین لە 44 ملیۆنان 10 ملیۆن هەژارە ئەوانە و ڕێژەیەکیش دانراوە ڕێژەکە پێم وایە یەک و ڕێژەی هەژارەکە پێشتر تا ساڵی 2015 ڕێژەیەک دانرا بوو $1.90 وەکو کە هێڵی هەژاری دوایی بڵێن 2022 گەیشتێتە $2.15 و ئەگەر بزانین بەو $2.15 بۆ تاکە کەسێک حسابی بکەین بزانین لە کوردستانە چەند کەسێکێ بۆ هێڵی هەژاریەوە یعنی چەندێک لە چینی ناوەندەوە ئەچێ بۆ هێڵی هەژاری یێتە خوارەوە لەو بوارە طبعا ئەمە هاوکاتە لەگەڵ ئەو بەرزبوونەوەی نرخ یعنی بۆ نمونە خودی وزارەتی پلاندانانی عێراق کوردستان ئاماژەی بۆ کردووە کە لە نێوان پارەوە ئەیلولی پار 2002 تا 2023 نرخەکان ینی گۆڕانکاری تەواوی بەسەر هاتووە ئەگەر باسی کاڵەکان بکەی 113.2 نسبەکەی زیادی کردووە خوێندن 110.7 زیادی کردووە پێداویستی ماڵ 110 تەندروستی 107 کسور خواردنەوەی ناکحولی 107 سەقافە و تەرفیه بۆ ئەوان 106 خواردن مەطعم 104 و جلوبەرگ بۆ نمونە نزیکەی 105 ئەمانە هەر هەمووی کۆمەڵێک فاکتەرن کە تەسیری هەیە جگە لە ڕێژەی بێکاریش بێگومان کە ئەمانە هەر هەمووی هۆکارێکی گرنگن لەسەر بڵێن گۆڕانکاری لە ڕیزبەندی چینایەتی لە گواستنەوە بۆ نمونە لە چینی ناوەندەوە بۆ چینێکی خواردتر ئەمە دیاردا بۆی بوار زیاتر بۆ گفتوگۆ بێت چونکە ئەم خوێندنەوەیە کە بەشێکە لە خوێندنەوەیەکی فراوانتر تۆزەیە سەبارەت بە مارکس و چینی کۆمەڵایەتی دەتوانم بۆ هەمووتانی بنێرم بۆ ئەوی کاتەکە بۆ مەجالی زیاتر خوێندنەوە هەبێ بەڵام من ئەمێ ئیشارەت لە کۆتاییە ئیشارەت بە خاڵێک بکەم ئەویش پەیوەندی بە ڕۆڵی چینی ناوەندەوە هەیە و کارتێکردنی ئەو ڕۆڵە لەسەر مەشروعەتی دەسەڵانە ئەگەر تەماشای بڵێن ماوەی 2023 بکەین تا 2016 تەماشای پەرلەمان بکەین ئەو پێکاتەیە کە لە پەرلەمان هەبوو و ئەو بیرکردنەوەی کە نەناو پەرلەمان هەبوو زۆر جیاوازە لەو بیرکردنەوەی کە ئێستا لە پەرلەمانە هەیە و زۆر جیاوازە لەو بیرکردنەوەی کە لە ئایندەیەکە دەشێت لە پەرلەمانەوانە و ئەگەر تەماشای تەنان ڕەچەڵەکی چینایەتی ئەندامانی پەرلەمان بکەین دیسانەوە سێرەکەی
ئەو ڕەشەڵە کە چینایەتیە گۆڕانکاری بەسەرادێ بۆ ئەوەی کە بێتە پەرلەمان ئێستا زیاتر نوێنەری عشیرەتێک بێ نوێنەری فڵان عشیرەت فیسار عشیرەت کە ئەمانە ئاسانترە بۆ کۆکردنەوەی دەنگ لەو بارەیەوە. لێرەدا پرسیار لەسەر مەشروعیەتی دەسەڵاتێتە پێشەوە. بۆ باسی مەشروعیەتی دەسەڵاتەکەم. دەسەڵاتی کوردستان دەسەڵاتێکی دووفاقیە. دەسەڵاتی دووفاقی یعنی لەلایەکەوە ئەم دەسەڵاتە ئەرچێکی لەسەرە کە ئەرچی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستانە. کاک دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ کە ئەچێ بۆ بەغدا کە باسی بوجاکە خۆ مەسەلەکار ئەوە نییە وەکو موەزەفێک کە لە محافەزەیەک لە ئەقلیمێک بێ بڵێ بەشی بوجەکەی من لەگەر مەرئوسی خۆی قسە بکە. ئەرچی تری هەیە کە ئەرچی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردە کە پەیوەندی بە مافی گەلی کوردستانەوە هەیە لەم حاڵەتە. لەم حاڵەتە کە ئەم گۆڕانکاریە نۆڤیە ڕووەدا سەبارەت بە ڕۆژی چینی بڵێ ناوەند و مەشروعیەتی چینی ناوەند من پێم وایە ئەو چینە ناوەندەی کە بە تایبەتی ئەوانەیە ترێتە خوارەوە کە خواری خوارەوە گۆڕانکاریەک لەسەر مەشروعیەتی دەسەڵات ڕووەدا. گۆڕانکاریکردن لەسەر مەشروعیەتی دەسەڵات تەئسیری لەسەر ئاراسەی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستانە بێت لەو حاڵەتەیە. یعنی بۆ نمونە لەو فترەی 2003 تا ئێستا با تەماشای ئەو تەشریعاتە بکەین کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە. دەو کاتەیە باسی قانونی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژە کرێ، باسی گۆڕانکاری لە یاسای باری کەسایەتیە کرێت تعدیلات، باسی سلفەی زەواجە کرێ، باسی قەرزی عەقاریە کرێ، باسی مەشاریعی بچووک، قانونی ژمارە 15 کارابوونی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی ئەوانە و ئێستا خۆمان هەست دەکەین ئەوانە کە ئێستا هەیە لەناو خودی دەسەڵاتەکەیە تەگەرە دانێ بۆ کۆمەڵگەی مەدەنی لە حاڵەتەیە. لێرەدا ئەمە پەیوەندی بە گۆڕانکاری یعنی بیرکردنەوەکە هەیە. ئەمە جگە لە کۆمەڵێک بابەتی تر لەو قانونانە کە زۆرن کە دەرچووە. ئەو قانونی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی کە پار پێش تەواوبوونی هینی پەرلەمان یعنی فترەی پەرلەمان کە ویستیان هەمواری بکەنەوە مەترسی ئەوە بوو کە ئەو دەستکەوتانی کە هەیە هەموار بکرێتەوە ئەو دەستکەوتانش لە کیس بچێ بە فەوتاندنی پێناسەی توندوتیژی کە پێناسەیەکی نێودەوڵەتیە. لە کاتی لەو کاتەیە لە ساڵی 2010 یاسای وزارەتی ڕۆشنبیری باسی ئەوە کە نەناو یاساکە یاسای وزارەتی ڕۆشنبیری باسی ئەوەکە کە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یەکسانی جەندەری و ئەو کاتە حکوومەت کۆمەڵێک وەحداتی جەندەری دروست کرد لە وزارەتەکانە. لەو کاتەیە نەناو پەرلەمانە هەندێک لایەنی ئیسلامی کە لەگەڵ بۆشوونەکە نەبوونەوانە بەڵام لە ئەنجامی گفتوگۆکە بابەتی یەکسانی جەندەری لەناو قانونەکە تەزوید بوو. ئێستا هەلومەرجێک یێتە پێشەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خۆیان بە حەزەرەوە تەعامل لەو حاڵەتە کەن چکە فشارێک هەیە. دێرەدا سێرەکەی ئەگەر لەبیرتان بێ نەدوێیە کرا سەبارەت بە ڕۆڵی مؤسساتی سەقافی و دینی لە چەسپاندنی سلمی ئاشتی کۆمەڵایەتی. ئەگەر لەبیرتان بێ ئەو برادرانەی نەدوەکە ئامادە بوون. مقررات و بۆشوونەکانی ئەو نەدوەیە ئەو کۆڕە جیاوازیەکی زۆری ئێستا ئەگەر باسی هەمان ئەو بابەتە بکەیتەوە. واتە لێرەدا چکە بۆ ئەو کاتە نەدوەکە بریتی بوو لە 50 کەس لە پیاوانی ئاینی 50 کەس لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ ڕۆشنبیرەکان گوتاری خۆیان فەرز کرد لەوێدا. ڕۆشنبیرەکان توانیان دیفاعکەن لە مەدەنیەت، دیفاعکەن لە ڕۆشنفکری، دیفاعکەن لە نەریتی حەداسە. ئێستا ئەو گۆڕانکارەی کە هاتووە ئەو ڕۆشنبیرانە ناتوانن بەشدار بن لەو ڕۆڵا بۆ داکۆچکردن لەو بابەتە. و تەنانەت من نمونەیەک تا دوێنە پێرە ڕوویداوە. دێنە و پێرە بوون نەدوێکە بوو لە ڕۆتانە.
ڕێکێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەڵێ ئێمە پێویستە ناوەکەشمان بگۆڕین لە ڕێکخراوی جەندەریەوە بە ڕێکخراوێکی ترەوانە تەنانەت وەزیری ناوخۆیی پێڵە بۆیە گۆڕی ئەوە عێراق نافەرزی کردو ئێمە قبوڵمانە خۆ ئێمە مشکلەمان بۆ دروست نەکردووە بەڵام لەبەر ئەوەی لە جێگایەکی ترەوە مشکلەی بۆ دروست دەکرێت سێرەکە بگۆڕێ ئەو جێگایە تریش عینەن دەسەڵاتە ناو دەسەڵاتایە لەم حاڵەتەیە یعنی لێرەدا نەناو خودی دەسەڵاتەکان سێرەکە دەسەڵاتەکە سێرەکەی بیر و بۆچوونی جیاواز دروستە بێت لەم بارەیەوە بۆیە لێرەدا ئەم دیاردەیە کە باسیەکەین کە باسی ڕۆڵی بڵێن چینی ناوەندەکەین ڕۆڵە چینی ناوەندەکە مەسەسەکە لەوەدایە کە ئەو نابەرامبەریە چینایەتی کە دروست بێ و ئۆلیگارشیە کە هەموو دەسەڵاتەکان بەدەستەوە بگرێت بابەتێک پێدە پێشەوە ئەو بابەتە کاتی خۆی هەندێک تیۆرزانی ئەوروپی باسییان کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مادی عامل باسی کردووە مادی عامل شەهید کرا باسی چ بکێکەکە جارێکیان لەگەڵ کاک ئازادیش باسمان کرد باسی بۆرژوای کۆلۆنیاڵەکە بۆرژوای کۆلۆنیان چییە؟ بۆرژوای کۆلۆنیا ئەو بۆرژوایە ئەوانە کە مەسلحەتی خۆی لەگەڵ ئەو لایەنەیە کە کۆلۆنیالی کردووە لێرەدا بۆرژوای کۆلۆنیال لێرەدا ئەو بەڵێ مێژووی هین زۆر ئەوەی زۆر تایە و تەنانەت ئەگەر مسەتەلەیەک پێشکەش کرا ئەگەر دەمدام لە بیر تا بێن بە ناوی داکشمیبای پێم وایە ئەم مسەتەلەیە باسی بڵاوبوونەوەی سەرمایەکە لە هیندستان وانە و گرنگە مسەتەلەکە و تەنانەت کاتی خۆی عینەن زنجیرەیەکی یابانی پێشکەش کرا سەبارەت بە پەرەسەندنی یابان لە کۆیلایەتیەوە بۆ ئەم بەزعی کە ئێستا هەیە دیسانەوە باسی ئەو ریزبەندیە چینایەتیەکە ئەو بۆرژوا کۆلۆنیانە لەبەر ئەوەی پرۆژەکانی لە بەغدایە ئەجا سێکە ئەبێ لێرەدا وریابین ئەم بۆرژوا کۆلۆنیاڵە پەیوەندی تەنها بە دەسەڵاتەوە نییە لەوانەیە ئۆپۆزیسیۆنیش وا بکە من ئۆپۆزیسیۆنم بەڵام باڵەخانەیەکەم مەشاریعەکانم لە بەغدایە داینەکە من دەسەڵاتم پارەکەم زۆرە ئەچم لە نەوتی بەسرا سەرفیەکەم وانە ئەم حاڵەتە مەترسی بۆرژواچی کۆلۆنیاڵ وامان لێکا کە بیرکەنەوە بەغدا فریال ڕەسە ئەمە جەوهەری قەزیەکەیە لێرەدا مەبەستم چییە لە گۆڕانکاریەکان مەبەستم ئەوەیە ئەو گۆڕانکاریانی کە لەسەر ڕەوشی چینی ناوەندێ لە کوردستانە چەند تەئسیری هەیە چەند تەئسیری لەسەر ئاراستەی سیاسی چەند کارتێکردنیە لەسەر ئاراستەی سیاسی ئەمێنێتەوە وەکوتم سەبارەت بە چینی ناوەند ناکرێت لە هەموو جیهانە بە یەک چاو تەماشای بکرێت ئاستەکان ئێجگار جیاوازە بەڵام ئەمێنێتەوە چینی ناوەند لە ناوەندەکانی سەرمایەداریە کاتێک کە سیاسەتی کینز نامێنێ لە ئابوووریە کاتێک کە چەمکی دەوڵەتی ڕەفا نامێنێ لە ئابوووریە بەگومان لێرەدا تەڕاجوعێ دروستە بێ کاتێک ئەو بڕعا نامێنێ کە ناوی بەنزومەی ئیشتراکی سۆڤێت بۆوانە سێرەکەی بە بەردەوامی سێرەکەی پاشەکشا بێ بەس دوو دەکەن لە کوردستانە سێرەکەی قورسایەکان زۆرە بێ لەسەر چینی ناوەند بۆ نمونە خراپترین قورسایی لەسەر چینی ناوەند من پێم وایە سیاسەتی ئابووریە سیاسەتی ئابووری کەرتی تابەتی ڕەها بەربەڵاو تەواو بە عەقڵیەتی ئابووری بازار بە عەقڵیەتی ئەوەی کە ئەبێ هێزی مرۆیی لەگەڵ ئابووری بازار بگونجێ نەک ئابووری بازار یارمەتیدەر بێ مەجالێک بێ بۆ کاراکردنی هێزی مرۆیی معادلەکە بەعکسەوە نەبێ من پێم وایە گەورەترین مەترسیەکی زۆر گەورەیە بۆیە ئەگەر بیر لە پاراستنی بەرژەوەندەکانی ئاراستەی بزرگتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستانەکەینەوە ئەبێ بە شێوەیەکی تر بیرکەینەوە لە بابەتی سیاسەتی ئابووری جگەلەوە ئێمە تەماشاکەین ئێمە ئەبێ تەماشای ئەم ڕۆژە بکەین کە بیمەی کۆمەڵایەتی نییە بیمەی تەندروستی نییە لە وەزعەکەیە لەبەرەوە وەکوتم ئەمەی بۆ ئەوەی بەڕێز پێشکەشم کرد
لەوانەیە کۆمەڵێک هێڵی سەرەکی بێ خوێندنەوەیە کە ئەم خوێندنەوە يتحمل الخطأ والصواب واش مامەڵی لەگەڵ بکەن قوانینی فیزیا و کیمیا نییە لەوانەشە بەس مەبەستمەوەیە کە هاندەرێک بێ بەتابەتی کۆمەڵێک مامۆستا لە بواری سۆسیۆلۆژیا لێرە دانیشتون هاندان بێ بۆ ئەوانیش کە ئەم بوارە ئیحتیمامێکی باشتری پێ بدەین بەنسبەت ئێمە وەکو مارکسیستێک پابەندبوون یان تێکەڵکردن یان پەیوەندی نێوان بابەتی چینایەتی و بابەتی نیشتیمانی نەمادۆزینەوە بابەتی چینایەتی هەر درشتم نییە هەرەوە نیە ئێمە هاوار بکەین کرێکارانی جیهان لێگرن بابەتی چینایەتی ئەوەیە چۆن ئێمە خوێندنەوەیەکی واقعبینیمان هەبێ بۆ ڕیزبەندی چینایەتی لە کۆمەڵگەی خۆمانە بۆ ئەوەی ڕۆڵی گۆڕانکاری کۆمەڵایەتی ببینین لە حاڵەتی تەفسیرا نەمێنین ئەوەی کە مارکس باسێکە ئەوەی مارکس باسێکە ئێمە نابێت لە حاڵەتی تەفسیرا بمێنین هەنگاو بنێ بۆ حاڵەتی گۆڕانکاریکردن و ئەمەش پێویستی بە خوێندنەوەیکی واقعبینانەیە و زۆر سوپاس دەکەم. دەستخۆش دکتۆر بۆ ئەو سمینارە بۆ بابەتە بەڕاستی هەرچەندە جەنابەت ناوت لێ ناوە گۆڕانی کۆمەڵایەتی وەنیە لاوەکە بەڵام تۆ هەر کورتت کردەوە لەسەر ئەوەی وستا چینی ناوەڕاست کەچی گۆڕانکاری کۆمەڵایەتی زۆر فراوانترە و مەرج و پێداویستی زۆری هەن بەڵام قسە هاتە سەر چینی ناوەڕاست بەگشتی بۆ چینیش بێگومان حتمەن دەبی بگەڕێنەوە بۆ مارکس و بۆ ویبەر ماکس ویبەر بێ ئەو دوانە ناکرێت قسە لەسەر چین بکەین چونکە مستەلاحێکی تایبەت بە ئەو بوارەی فەلسەفەی اقتصادی هەیە بەڕاستی چین کە دەڵێ چین مارکس دەڵێ پێکهاتەیەکی ئابووریە چین پێکهاتەیەکی ئابووریە تەرکیبە اقتصادیە سەبارەت بە مولکداریەتی یان نەبوونی مولکداریەتی ئەوە تعریفی مارکسە بۆ ئین ئەگەر کەواتە تەرکیزی لەسەر ئابووری کرد هەرچەندە هۆکارەکانی تری پشتگوێ نەخست بەڵام ماکس وێبەر هەرچەندە هاوڕایە لەگەڵ ئەوە بەڵام بوعدی ئیجتیماعیشی بۆ زیاد کرد بۆ تەبەقە چونکە بەڕای ئەو بەس ئابووری نییە بەڵکو هۆکاری تریش یاری دەدەردەبن بۆ دروستبوونی چین هەرحاڵ ئەوە دوور و درێژە ئەو بابەتە بینی مارکس و ماکس وێبەر بەڵام جەنابەت ئەمە کە دەڵێن چین یعنی ئابووری کەواتە جەنابیشت گوتە چینی ناوەند نابێت بە یەک پێوەر باز بکرێت بەڵێ دەبێت چونکە چین پەیوەندی بە ئابووریەوە هەیە تۆ چینی ناوەندیش بە هەمان جۆر یەکەم پێوەر دەبێت ئابووری بێ ئەوە ئابووریە وای کردێ ببێ بە چینی ناوەند اینجا لە هەر شوێ بێ لە هەر شوێنێک بێ دوایش مەسەلەی عێراق و هەرێمی کوردستان ئەو کاتەش کە عێراق کە هەرێمی کوردستان یاخود نەبوو یا هەر کوردستان سەر بە عێراق بوو کەس وەکو حەنە بەتاتۆ باسی لە چینی ئیجتیماعی نەکردو بڵێ بە تایبەتیش لە عێراق ئەو عێراق دەوڵەت دادەنێ بە ڕێخەری سەرەکی ئابووری دەوڵەتە ئابووری ڕێک دەخا کەواتە دەوڵەتیشە کە چین دروست دەکا بە دەعم و پشتگیری ئەم توێژەیە ئەم فئەیە ئەم گڕۆپەیە ئەوانە کە دەعمی حکوومەتیان وەرگرت ئیتر دەبن بە خاوەن مولک خاوەن سەرمایە و بە حکمی ئەوەی مجتەمەعێکی عێراق مجتەمەعێکی یاخود دەوڵەتێکی زراعی بوو فەلاحی بوو هەر خەڵک بە عەرز بە زەوی دەوڵەمەندە بوو اینجا دواتر ئەگەر ئیستیغلالی کردووە هەرێمی کوردستانیش بە حکمی ئەوەی هەرچەندە دوای سەربەخۆبوونیش بە حکمی ئەوەی کە هەمان کولتور و هەمان سەقافەت و هەمان شێوازی ژیانی
ناوچەکەیە کورتی هێنا لە بەڕاستی لە بواری سیاسەتی ئابووری بە هەمان شێوەی عێراق کە وەکو دەوڵەت بوو بە منەظمی سەرەکی ئابووری. ئێستا کە هەرێمی کوردستان خەڵک دەوڵەمەند ئەکا بە پێی بەرژەوەندی خۆی سیاسەتەکەی وایە پشتگیری ئەو دەکا ئەوانە دەکا ئەویدی کاکە دوای ڕاپەڕین زۆر لە خێڵ و هێزە عەشائیریەکان بەرەو هەڵوەشانەوە بوون کەچی سیاسەتی هەرێم ئەوانەی زیندوو کردەوە دەوڵەمەندیشی کردن اینجا سەرمایەداری پێیاکردن. لێرەشدا قسەیەک دێتە گۆڕێ بەڕاستی مەسەلەیەک ئەرێ 3 دقیقە ببوو نەنە باشە تزعيني عشيري اصلا يعني ولا خلال العشير ديكي چێ تزعيني عشيري کەربع بەزعیمێکی وكاك ازاديش ئەمە نیمچە مارکسیەکم ئەگەر قبوڵم کرد ئەگە پشتگیریم کە حکوومەت کاکە بە ئابووری ئێمە دەگۆڕین دکتۆر عەبدولحەکیم چەندی موچەمان دواب کەوی ئەمە ئەوەندە دەگۆڕین کاکە ئەساسەکە او نصيحتك کاکە سوپاس سپاس دكتور پرسی دکتۆر کاوا کرد بەشێکش پرسی گشتی ناودەوڵەتی ئەم نکار نمونەی هەرێمی کوردستان لە ناو نمونەی گلۆبال دەرخێنن. ئێرە دکتۆر کاوا پرسی ئابووری لە دنیا نەماوێت هەموو دنیا پرسی داراییت کرد ئەو مڵمڵانەی ئابووری لە هەموو دنیا نەماوێت. ئەز وەک ڕۆژنامەنویسێکی 2 ساڵەی کۆتایی دوو هەڵبژارتنی هەری مەزم لە دنیا ئامادە بوو. فرانسا دەوڵەتێکە گۆدگیرۆکی هەمووی مڵمڵانەی ئابووری لێ هەبوو 3 کاندید هەبوو مێلانشۆ و سەرۆکە ڕاستی فەرەنسی لۆپێن و ماکرۆن یەک پرسی ئابووری هەرسی کارێ وان نەبوو. یەک پرسی مەسەلەی ئابووری و مدل کلاسوانە نەبوو بەسەلا بەحسی دارایی تۆزێکیت کردن زەریبە زێدە کە بێتر پرسی ناسناوانە. لە تورکیا کی کار بێت چه فەرقی ئابووری نەبەرە ئەردۆگان و جەهەپەکە ئیرۆ لە دەوڵەتێک و شەر لێ لە سوودان چه فەرقی نەبەرە حمێداتی و ئێدی هەیە مەسەلەی ئابووریدا لە یەمەن ولۆ حەماس و نەتەنیاهو چه جودایی هەیە مەسەلەی ئابووری پرسی ئابووری لە دنیا نەمایە دکتۆر خلاص بوو. ئەو ڕەنگی لێبرالیزمی نوێی لێبرالیزم بسەر کرد ئەوە بوو حتمیات تاریخی کەس نەماوەی پرسید کرد دنیای هەمووکی باب و با پیرێمە ئینسانی نەچبوونە مەکتەبا نەستاندەر تێوای خوێندەکاری باش بوو لە ئەو پرسی ئابووری هەبووش بەرگۆ ئەوە گشتی دنیایی بوو دکتۆر بەعەرەبی بێژن حیسار الزەمن ئەوە ئێستا و دنیا هەموو ئەوە پەرێتەوە مەسەلەی شەریکەت و صناعەت سینۆری دەوڵەتی بەهۆتیە لێ پرسەکەیە جەنابی دکتۆر عەبدولحەکیم لەوێدایە و خەڵکی کوردستانێنە ئەو نەمونەی بەسەر کەوە ئەو نەمونەی بۆ دەستپێڵاردار هەندڕێ ڤی نەمونەی ئابووریدا قەوەتی بۆ هەژاران پێویست کرد لە خوێندەکاریێ لە تەندروستیێ لە ئالیکاریا جوڵاتی ئەو پرسێ هەم برایان مندا گەلکی کەبنن وەختی 100 ساڵی کوردستانە لەبیستوێکن ئێوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگەوە لە دروستبوون و مانەوەی چینی ناوەڕاستکەویش پابەندبوون یان وابەستەبوونی بە مەسەلەی موچە و ئەو داهاتەیان کە لەلایەن حکوومەتەوە یان دەسەڵاتەوە بۆی دابین دەکرێت. لەو کاتێک ئێمە دەزانین هەر کاتێک کە باسی چینی ناوەڕاست دەکەیت تەعام دوای ئەوەی کە هەیە دەبێت چەق لەسەرەوە بکەینەوە کەەوە چینی ناوەڕاست مێنتالیەتێک سایکۆلۆجیەکە کە دوای کولتورێک دروست دەکاتن و
ولا دوای ئەوە دەبێتە زووتنەوەیە یعنی دەکرێت ببیتە هۆکار فاکتەری گۆڕانکاری کۆمەڵایەتی سیاسی لە ناو کۆمەڵگا لەو کاتێککە تۆ چینە ناوەڕاستە هەم لە دروستبوونی خێرایەکەی هەم لە کۆکانەوەی وابەستە دەبیتن بەسترایەوە بە مەسەرەی موچە و دەسەڵاتەوە پرسانی من لێرە ئەوەیە بە بچوونی جەنابەت داهاتووی چینی ناوەڕاست لە کوردستان و کاریگەری لە گۆڕانی کۆمەڵایەتی و سیاسی چۆن هەم بەسەرگێن پرسیاری یەکەم لەبارەی گۆڕانی کۆمەڵایەتیەکە بوو جەناب ڕۆژات ئیشارەت فەرموو جەنابەت چینی ناوەڕاست لە کوردستان تەنها لە موچەخۆرەکاندا کورت کردەوە جەناب لە قسەکان من وا تێگەیشتم ئێستا خۆی موچەخۆر ڕەنگە چینەکانیان یەک و دوو سێ زیاتر بێ دووەم لەبارەی سەرچاوەکانی ئاراستەکردنی چینی ناوەند ئایا تەنها دەکرێت بڵێن دۆخی ئابووریان گۆڕانکاری لە بیر و بۆ چوونیان دروست دەکات یا بۆ نمونە ئەو گۆڕانە گەورەی کە لە شۆڕشەکەیان دنوە بڵێن دروست بووە لە ڕایگەشت ئاراستەکردنی ڕایگەشتی هیچ تەئسیرێکی هەیە لەسەر جوڵاندنی چینی ناوەڕاست زۆر سپاس ما باسی وێبەر و مارکسمان کرد بەڵام میلزش هەیە سێڕای پێنج the white collars of middle class أو لو تعريفي وكون طبعا متأثرة بفلسفة عام وظيفيا ما شاكت بعكسي أوان يعني أو قلت كشوران حرفية كان موظف يعني كارمندو فرمان برن وأنا خاون كار تايبتن بالزماني بتشوكن أو طبقي وسطاي بريو براكانش أمانة بقى تشيني وسط دعاني قلبهن إضافة بو دكتور موازاتهم بو دكتور بويشو بو منهجش بشينا ناو تماشى بكين لكردستان شاريكي خلق كردستان لشش مليون ونيو متشخور شاريكيش من دارن ويانا او يتر لكرتي تايبت بلاو هنا رنجة ويانا اواني متشخورن طبعا قابلن بحكومات وأواني كلا كرتي تايبتش إيشا كان يعني أقدر بلين في جواركانو أو أوانش فابندم بو بازار أو بازارش خود ما يزالين شيء أو بازارك سرمایه دار نية بازارك وهمية هي دولته بلان بناوي كي ترى داعينية بشين أو موضوعي دون دوي ترى وبزان وتا أما يك وأقد شوارواني هيج رولك نبين لا چینی ناوەندی کوردستانی هەرێمی کوردستان مە باسەکەم بۆ بزاوی گۆڕانی کۆمەڵایەتی یعنی ئەگەر ئێمە حێراکی کۆمەڵایەتی و حەرەکەی کۆمەڵایەتی لێکدا بکەین مۆبیلیتی ئەکرێت ئەوە کوورە فەلاحێکە و لەبەر چونکە ئەوانە سیماتی طبقەی وەستانە ئاستێکی ئابووری دیارکراوە ئاستی خوێندنیان باشترە فەرقە لە پرۆلیتاریە و ئەوەنی تر دەرفەتێکی کاریان هەیە لەبەر اطلاعی لەسەر تەکنۆلۆژیا کەدا واتە سۆسیال مۆبیلیتی ئاسانە بزاو بکرێت بنە خاوەن پارەش ئەمە هەمووی بەڵام لە ژینگەیەکە کە ئێمە بمانەوێ ناوانەوەی هەر سەر تیۆریەکەش لێک بدەین چینی ناوەند دیار بوو و ڕۆلی هەبوو لە پاش پیشەسازی شۆڕشی پیشەسازی يعني لكومالغاي استبابني كومالغاي سرمایه‌داری لاقتصادی سرمایه‌داری ڕۆلی گەورەیە بۆیە بە ئێمەیان هەمیشەیان گوت یەکێک لە مەرجەکانیان سیماکەکانی کە بڵێ پێوەر بۆ پێشکەوتنی پرۆسەی دیموکراسی لە کۆمەلگایەک بوونی چینی ناوەند وە بەهێزبوونی ئێمە چین ناوەندمان هەیە خەڵکێکی زۆرمان هەیە چتە ئەو هەموو ئەو هەر سێ تعریفە بەڵام ئایا ڕۆلی چەند بێت بە تەسەووری من لەبەر ئەوەیە بۆیە ناتوانم بڵێم ئەتوانیت وەکو ئەو چینەی کە چاوەڕوان ئەکرێ ڕۆڵ بگێریت لە کۆمەلگای سەرمایه‌داری چونکە من کێشەمە هەیە لەگەڵ چەمک هەر لێرە حەزەکەم دکتۆر بۆ من یعنی ئەو کت حالیت کات وەکو ئەلێن چونکە لای من تێک چووە هەمیشە کە لە محاضرەکەی جەنابەتش مەقالەکە کلمەی سەرمەداری و سەرمەدارانی کوردستان دیست ئەمن کێشەم هەیە لەگەرەوە من تەسەوڕکەم لە کوردستان پولدارمان هەیە خوا زیادیان نەکرد ملیاردێری دۆلاریشمان هەیە و بە هەزارەها ملیۆنێری مالتی ملیۆنی دۆلارمان هەیە بەس سوالەکەم ئەمەیە ئایا ئەو پارەیە
بووە بە سەرمایە نعم. بووە بە کاپیتال چونکو پارە وەسیلەی گۆڕینی کاڵایە باشە کاک عەبسەلام نەخێ نەبووە ڕاوەستە بابا سوالەکەم ئەمەیە لە کوردستان ئەمە سەرمایە و سەرمایه‌داریمان هەیە یان پول و پولدارمان هەیە چونکە سەرمایە ئەگەر بچی عینوانی کتابەکەی بێ بەرش خوا حەز لەوان هەیە کە توانێت استثمارەکەن فایدە بکەن فایدەکە بگەینە هەموو ملە ئەو حەلەقەی لە ڕەسمالیەت هەیە من ڕێگات ئەدەمێ بەڵام تو 20% زەریبەم ئەدەیە من ئەو 20%دا بۆ تو حەدیقە ئەو ئەەکەم ئەمە لە کوردستان مەفخۆدا بۆیە ئەو ڕۆلە ئەوەی کە چینی نەوەرد لە کوردستان ئەیگەێت لە ئەو واقعی مشەوەی پارەیە لە ڕاستیە ئێمە کە باسی چینەکانەکەین لە کوردستانە و بە تایبەتی چینی مامناوەندی زۆر زەحمەتە خۆمان لە سیاسەت لاین ینی ڕاستە قەزیەیەکی کۆمەڵناسی ینی بەحتە واش وابزانم خرایە باس یعنی بەڵام هەر بەلای سیاسەتی شاچوو ئەچێتە ناو سیاسەت من لە 100% لەگەڵ ئەوەم هەتا ڕۆڵی نەک ڕۆڵ هەتا حەجمی چینی ناوەند یا مام ناوەند ببووکێتەوە بچێتەوە یەک ئەوە نە سەقامگیری کۆمەڵگە لاواز ئەبێ هەتا ئەو بچوو بێتەوە سەقامگیریش بچووگە بێتەوە پێم باشە بایەخێکیش بین بەو جانبە ئەمنیە لەو مەسەلەیە باس کرا کە ئێمە هەر مۆزەف من پێم وایە ڕاستە بە ئەساس نەبوونی موچە و ئەمانە بەڵام نەبوونی موچە بازاڕی پەک خستووە جەنابتان ئەکید هاتوچۆی بازاڕەکەن و ئەبینن بازار چۆنە ئەمە ڕویان کردە جەنابی کاک عەبدولحەکیم فعلا گۆڕانکاری لە بیر و بۆچوونی خەڵکە ئەکا گۆڕانکاری گەورە و ئەو پۆپۆلیستیەی کە جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد زیاد ئەکا لە هەڵوێستی خەڵک یعنی ناتوانێت بە شێوەیەکی یعنی زانستی یا چۆنی پێڵی تەرحی داخوازیەکانی بکە سەرەکەی بە ئاشە و شە ئەوە سووتێنەوە ئەوە ئەکە بۆیە داخوازیەکانیشی ناگات بەداخەڵ ینی لە کوردستان پێم وایە ئینتیقالێکی زۆر خێرا بوو 20 ساڵ و 30 ساڵ کەم یعنی زۆر نییە لە عمری مێژوو بۆ ئەو ئینتیقالە گەورەیەی لە قاعی کۆمەڵگەوەکو ئەڵێن بفرێتە سەرەوە لە ڕووی مالی و ئەوەی پولدارە نەکسەر بەر بۆ چوونی ئەبێ بە پولدار و زۆریش هەیە کە پولدار بوون کەوتە قاعی کۆمەڵگە ئەمە بمانەوێت نەمانەوێت تەغییرات گۆڕانکاری لە فکر و لە هەڵوێستە ئەکات طبعا و ئەمە هەتایەت کاتێک کە کۆمەڵگا دائیمەن لە قەلەقا بێ کۆمەڵگا لە ئارامی و سەقامگیری تەواو نەبێ ئەو بەختەوەری و ئەو کۆمەڵگەی کە ئەمانە بێ زۆر دوورە بێ ئەی نە مەکتەب مەکتەبە بێ نە خەستەخانە ئەبێ نە جادە بێ تا دوایی ئەنجا من ئەمە بۆ تەبریر نییە ئێستا ئێڵێم بەداخەوە ئەمە ئێستا دیاردەیەکی جیهانیە یعنی ڕۆڵی چینی مامناوەند لە ئەسبابێکی زۆری هەیە ڕەگە جێگەی نییە ئێستا زۆر پوکاوەتەوە بۆیە ئەبینین ناسەقامگیری لە هەموو جیهانە یعنی حتا ئەوروپا و ئەمریکا کە اعتیبارەکرێ نە زۆر ناسەقامگیرە بینیمان لە انتخاباتی ترەمپە چی ڕوویە لە کۆنگرێس ئەبینین ئێستا لە ئەوروپا چی ڕوئا یعنی ناسەقامگیری هەرەوە نیە شەڕ و شۆڕ و یا ئەو یەلێک زەردەکان بێنە سەر جادە لە پاریس سێرەکەی لە ئەڵمانیا وەزعێکی زۆر خراپە لە ڕووی ئابووریەوە خەڵک خەریکە هاواری لێ هەڵەسێ لە وڵاتانی تری ئەوروپا خۆ مەنتیقەی شەرقی ئەوسەدەوە باز ناکرێت نزیکی سێ پیاوە زۆر سپاس یەک شتم هەبوو بۆ برادەران لەسەر جەندەر ئەوە عامە جەنابی کاک دکتۆر باسیەوەی مەسەلەی جەندەر یعنی کە هەمووی ئیفرازاتی ئەو گۆڕانکاریانەیە قوربان برادەران
مەسەلەی وەحەداتی جەندەری لە ئەنجومەنی وەزیران لە 2007 بڕیاردرا وەکو میکانیزمێک بۆ جێبەجێکردنی استراتیجێتی پەرەسەندنی بارودۆخی ژنە ئافرەتان چی ناوەلی ئەنجومەنی وەزیران. بەڵام من ئێستا کتابێکم لەبەردەستە وەزارەت بە قەراری وەزیر نەیهێشت ئەوەی وەزارەتی عەدڵم لەلایە ئەمە یعنی تۆزی ئەمە تێناگەن نە منەظەما دەتوانێت سەر لەوە دەرکا نە ئێمە ومانانی یعنی وڵی لەدەی باس لە ئەشکالێتێکی گەورە بکرم کە پێم وابێت لێرەدا زۆر کەم تیشکی لەسەرکرا باس لەوە کرا کە ئەم بابەتە ڕەبتێکی بە سیستەمی سیاسیەوە هەیە و بە سیاست و بە دەوڵەتەوە هەیە بڵێ لەبەرەوەی ئێمە هەمووان نەزانین سیستەمی سیاسی بە کۆی بە داینامۆی کۆی گشتی سیستەمەکانی کۆمەلگادا دەنرێت کاتێک کە سیستەمی سیاسی فعالە سیستەمەکانی تر سیستەمی پەروەردەیی سیستەمی کۆمەڵایەتی سیستەمی ئابووری هەمووی فعالە بێ بەڵام ئەوە ئیشکالێتی ترە ئیشکالێتەکەی تر لێرە ئەمەوێ ڕەبتیکەمەوە بە بابەتێک کە تیشکتان نەخسە سەری ئەوەیە کە باس لە پەروەردە نەکرا لە ئاراستەکردنی چینی ناوەڕاست ئەوەی جگەل لەو جیاوازیە طەبەقیە کە لە هەموو وڵاتێکە لە هەموو دەوڵەتێکە لەوانەیە هەبێ بۆ نمونە لە هەموو وڵاتێکە هەیە دەوڵەمەند و فەقیر نازانم ئەوەی نەکە ناوەنی بەڵام لێرە ئیشکالیەتێک دروست بووە لە کۆمەلگای ئێمە بەداخەوە ئەوەیش ئەوەی کوالیتی ژیان مەترسی لەسەرە بۆ نمونە تۆ ئێستا هەر بە نمونەیەکی زیندوو بە ئێرەیە بڕۆ فولایتێکی بەغەڵەت لێ بدە بە هەڵە فولایتێک لێ بدە کەسێک ئامادەیە بێتە خوارەوە ئیهانەت بکە و نازانێت توچەی قسەت پێ بڵێ ئەمە ئیشکالێتی گەورەیە ئەی بەسمەوە بۆ بابەتی کە وتم تیشکی لەسەر نەخرا کە پەروەردەیە پەروەردە بەداخەوە لە هەرێمی کوردستان نەیتوانیوە ئاراستەی چینی ناوەند بکە هەم لە ڕوانگە ئابوووریەکەی هەم لە ڕوانگەی کولتوریەوە بۆ جگەلەوە کە خودی سیستەمی پەروەردەیی و وەزارەتی پەروەردە و منزومە پەروەردەیەکان قوتابخانە ناتوانیەوە ئاراستێ بکەن بەداخەوە هەندێک حزبی سیاسی دروست بوون کە ئێمە لە 2013 و تارێکمان نووسی کە ئەم پەروەردە سیاسیەی ئەم حزبانەی کوردستان خەڵکی لەسەر پەروەردەکەن ڕۆژێک دێت سەری خۆیانەخوا ئێستا دەکەوتووە یعنی هۆکارەکەی چییە مقدساتیان بۆ هیچ شتێک نێشتەوە قسەکردن بە خەڵک ئەم ئاراستەیە زۆر هەڵە بوو لە بەرامبەردا سیستەمە پەروەردەیەکە ئەوەی کە دەوڵەت ئاراستەیەکە قوتابخانە و پەیمانگا و زانکۆکان زۆر لاوازن بەرامبەرەوەی بتوانن تاکێکی مەدەنی دیموکراتی فعال دروست بکەن بۆ نمونە ئێمە دوو پێشنیارماندایە وەزارەتی پەروەردە بۆی ئیشی لەسەر بکەن بەداخەوە تا ئێستا هیچوان نەبینی و نەشمان نازام چی کراوە یەکەمیان ئەوەی کە تاکی ئێمە لە ڕووی بەهاوە لە ڕووی قیەمەوە بەهایەکی بدرێتێکە بۆ نمونە ئێستاکە دیراسی پەروەردەیی بکەیت دکتۆرە چنار دیراسێکی هەیە لەسەر پەروەردە و نەتەوایەتی دیراسی پەروەردە بکەیت لە کوردستان نازانی تاک بە چه ئاراستەیەک پێگەێنێ کارەساتێکی گەورەیە بۆ نمونە نازانی ئاراستەکە مەدەنیە دیموکراسیە قەومیە ینی ئیشکالێتێکی زۆر گەوریە ئەوە یەک دوو لە ڕووی پەروەردەیەوە کاتێک ئێمە لە زانکۆ و پەیمانگاکان دەرەچین کاتێک لە قۆناغی ئامادەیە چینە قۆناغی زانکۆ یعنی بۆ نمونە ئێستا هەمومان لێرە دانیشتووین هەموو مامۆستای منن هەموو پرۆفیسۆرن پرسیارێکی تاریخ منهەجی تاریخی پۆلی 4 لە خۆمان پێی نازانین چی تایە فیزیا نازانین چی تایە بەڵام دەبوایە عەلە لەقال لە کوردستان ئیش لەسەر ئەوە بکرێت جگە لە خزمەتکردن بە زمانی کوردی زمانێکی تر فێری تاکەکانی خۆمان بکەین بۆی بتوان بە ئاسانی ئیشیان دەستکەوێت کاکتۆرێک ئیشکالێتێکی تر ئەمێ باسی کەم هەر پەیوەندی بە پەروەردەوە هەیە کە بەداخەوە چینی ناوەڕاست بەو ئاراستەیە بەو شێوەیە ئاراستەکەن ئەوەیە کە چینی ناوەڕاست ئێستا نازانێت جیاوازی بکە لە نێوان فۆرمی حکومڕانی لە نێوان بەها باڵات نەتەوەیەکان لە نێوان نیشتیمان و خاک یعنی شتێک نییە وەکو کۆڵکەیەکی هاوبەش هەموو تاکان لەسەری کۆک بین سەبارەت بە خاڵی یەکەم ئەگات و محاضرەیەک لەسەر کیشەکانی پەروەردە لە کوردستان بکەوێت پێشەکەی سپاسەکانەکان بۆ قبولکردنی من لێرە دکتۆر کاواوە سپاسی کەک بەڕێزان دەکەم کە زەحمەتیان کێشا کەک سەرۆ و کاک جعفەر زۆر خۆشحاڵم لە خزمەتیان بەڕاستی من تێڕوانینم وایە کە نەتەنیا مارکسیزم بەڵکە حتا کە ئابووری بناغەی تەحلیلی کۆمەڵایەتی دەکات حتى ماکس وێبەر کە ئەخلاقی کۆمەڵایەتی یا ئێتیکس و سیاست و
دین و بناغی تغییری فکری کۆمەڵایەتی دەکات من پێم وایە ئەلعان لە 20 ساڵی ڕابردووە سەدان تئوری تازە هاتووە کە هەمووی ئەوانە حتا نەتەنیا مارکسیزم بەڵکە نێو مارکسیزمیشی بەجێهێشتووە بەڕاستی یعنی ئێمە لە ساڵی 1987 کیمبرلی کرنشاو لە ئەمریکا باسی کرس سەکشناڵەتی دەکات یعنی تئوریەکی تازەی کراس سەکشناڵ کە تەمامی ئەو 72 ڤاریابڵی کۆڵیتی ئۆف لایفە کە جەنابەت باست کرد هەمووی دەخواتە ناوی تەحلیلی تەبەقات من ئەوە لە مامۆستایەک پرسییم بە کوردی چی دەبێت کراس سەکشناڵ وتی کۆمەڵناسی یەکتر بڕ یعنی ئەو یا متقاتع شتێکی وە یا وەلفگانگ شوز لە زانکۆی ڤین کە مامۆستای خۆم و ساڵی 1999 بەڕاستی بە ئاڵمانی دەڵێت نبن اشتهن Gesellschaften کۆمەلگایەکی کە دیواری برلینیان لە بینە حتا کۆمەلگای ڤین خۆی دەبێتە 30 کۆمەلگای جیاواز کە هیچ پەیوەندیەکیان نییە تورکەکان دەڕۆنە مزگەوتی خۆیان دەڕۆنە شوێنی ژیانی خۆیان لە مەکتەبی خۆیان یا عەرەبەکان یا کوردەکان یعنی کۆمەلگایەکی بێ پەیوەندی کۆمەڵایەتی یا MDT کاتێ دەبرە مالتیپل دیسکرپنسی تیۆری لە کانەدا ئەدینەر باسیەکات ئەوە دێت زۆر خاڵی دیکە دێرێتە ناو تعریفی چینە کۆمەڵایەتیەکان من بەڕاستی ئەو شتەکە لە کوردستان بە تەجروبەی کەمی خۆم لە کوردستانەوە دەبینم ئێمە لە دنیاوە یەک میدل کلاس یا طبقەی ناوەند زۆر خەریکە کورد دەبێت کەم دەبێتەوە دایورس دەبێتەوە متەناوع دەبێت لە کوردستان تا ڕادەیەک کنڤەرجنسی تیا هەیە یعنی پێکەوە نزیکبوونەوە بەڵام دایڤەرجنس جیا دەبێتەوە لە ڕۆژهەڵات من پێم وایە زیاتر کنڤەرجنسی هەیە نزیکایەتی چینی هین بۆ یەک تەرکیز دەکاتە سەر کێشە سیاسی و مافی مرۆڤ لێرە زیاتر معیارەکانی دیکە تێدەبەرەوە من کاتێ دەبینم کە مەسەڵەن لە زێڕی زەڕین کە من لە شۆقەیەکەم گرتووە دەبینم خەڵک لەگەڵ سەیداوا تێکەڵ نابن مەدرسەی ئەوە ئەمریکاییە منداڵەکان حتا لە دهۆکیش من لەوێ بووم منداڵی مامۆستاکان بە زبانی ئینگلیزی گۆرانی دەخوێنن باوەڕ بکە کوردیەکەی منداڵی من لە دەرەوە لە دایک بووە زۆر باشترە لە کوردیەکەی ئەوان یعنی سگریگەیشنێکی عەجیبی کۆمەڵایەتی لە ناو ئەو هینە هەیە بەرزبوونەوەی پاوەرتی فەقر و هەژاری کە جەنابەت باست کرد خەریکە میدل کلاس یا ئەو ناوەندە خەریکە تێک دەشکێنێ گلۆبالیزیشن باستان نەکرد ئەوە زۆر تێکی داوە ئەلعان کاتێ خۆ پیشاندان و تەزاوەرات و چ دەکرێت باستان کرد لە ئەمریکا هەموویان هەژار نین یا چینی ناوەند نین هەندێکی ممکنە چینێکی هین بێت بینابینی ببێت زۆر باس هەیە بەڕاستی من پێم وایە تەرکیز لەسەر گۆڕانی سیاست تەرکیز لەسەر مافی مرۆڤ تەرکیز لەسەر بەشداری لە ژینگە و ژنان و مافی کەمینەکان ئەوانە زۆر باس دەکرێت ئەمان سپاس بابەتی کە پێشکەشی کرد ئەوەی ڕاستی بێت من ئەویستم باسی مۆدێلێک بکەم کە لە ئەوروپا زۆر سەرکەوتوو بووە لە پاراستنی چینی مامناوەند ئەویش مۆدێلی سیستەمی ئابووری ئازادە کە لە ئەڵمانیا و نەمسا و سویسرا بەرجەستەیە طبعاً پاشەوەی کە ویرتشافتسووندەر ینی معجزەی ئابووری کە ڕوویدا لە شەستەکانی سەدەی ڕابردوو لە ئەڵمانیا و مۆدێلە خرایە کایەوە مۆدێلێک کە تا ئێستا توانیوێتی چینی مامناوەند لەو سێ وڵاتە زۆر بە جوانی بپارێزێت و کێشەیەکی کۆمەڵایەتی یاخۆت ئابووری دروست نەبێت بۆیە سیستەمی ئابووریشان لەو سێ وڵاتە سەقامگیرە کە دەتوانێت ببێت بە مۆدێلێک بۆ زۆر وڵاتی تر منەظرێک هەیە لە ڕووی ئابووریەوە پێی دەوترێت ئەلفرەد مولەر ئارماک ئەوە تیۆریەک یاخۆت فۆرمولێکی دروست کردووە فۆرمولێکە کە پێی دەوترێت ئیرێنیشە فۆرمل ئەو هەوڵەدات پرینسیپێک دروست بکە بەوەی کە بازاڕی ئازاد گرێ بدرێت بە هاوسەنگی کۆمەڵایەتیەوە و ئەمەی کردووە تا ڕادەیەک لەو سێ وڵاتەیە سەرکەوتوو بوونەتیایە پرسیار ئەوەیە ئایا مەسەلەن لە سیستەمی ئەنارشی ئابووری هەرێمی کوردستان یاخود لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە حکمی ئەوەی کە جەنابتان زۆرجار
باس لە ئابووری بەرخۆر دەکەن یاخۆد ئابووری ڕێعی تا چ ڕادەیەک ئێمە توانیمانە لێرە مۆدلێکی ئابووریمان هەبێت باس لە سیستەکە مەسەن باسی چینی مام ناوەندەکەی دەبێت تۆ سیستەمێکی ئابووریت هەبێ و لەسەری پرەنسیپەکانت پێڕەو بکەیت. من پێم وایە لێرە تا ئێستا باس لەوە نەکراوە بۆیە وەسە وەکو چۆنڵێت دکتۆرە بەڕێزەکان زۆر هێرشیان خستە سەر ئەوانەی کە سەرمایەدارن یاخۆ ئەوانەی کە وەکو چۆنڵێت تازە بە فارسی پێڵێن تازە بە دنیا ڕەسیدە ینی هاتوونەتە ئەوەی گیرفیانیان پڕکردە و خۆشیان نازانن چیەکەنەوەمانە هەوڵ بدرێت لە سیستەمێک یاخۆت لە مۆدلێک سوود وەربگرێت. من ئەمڕۆ ڕاستیەکەی کە 5 زانای گەورەی ئەڵمانی لە بواری ئابووری کۆبوونەوە لەسەر بابەتی ئابووری بە دەقیقی لەسەر گفتوگویانە کرد بۆیە ئەوەی کە دەوترێت ئێستا ئابووری با بڵێن مۆدلی نەماوەیە شتەکان هەمووی چۆتە ناو بابەتی دارایی وەرەقەوە بەو شێوەیەش نییە لە ئەوروپا ڕاستیەکەی. زۆر سپاس. دەستخۆشی لە کارکاوە دەکەم پیرۆزبایی دەکەم لە کارکاوە کە بەرپرسی هیچ کۆمونیستی کوردستان باسی چینی پیرۆزبایی لە کارکاوە دەکەم کە بەرپرسی کۆمونیستی کوردستان و باسی چینی مامناوەند بکە ئەوە بۆ خۆی هەنگاوێکی زۆر گەورەیە. پیرۆزبایی باشە. هیوادارم ئەو ڕاوتە هەر بەردەوام بێ هەتا دەگەینەوە کە باس لە سیتیزەن و هاوڵاتی دەکە وەکو بەردی بناقی هەموو شتەکانی. تۆ تەسەڵێکی شوێعەکان باسی هاوڵاتی بوون سیتیزن ناکرد. ئەوە هەرتەقەیە. ئەوە هەرتەقە دەکەیت. تۆزێ مووقفی مسبقت بگۆڕە تۆزێ قایب کەرەوە. بەرو بەرو ئەوە بە خۆشی بوو بەرو. پاشان باسی ئەوە کرد کە ساڵانی پێشوو لە پارلەمان مەسلەی جێندەر هەبوو مەسلەی فڵان هەبوو ئەوەیە شتی زۆر خۆشخۆش باز دەکرا. بەداخەوە لە تەجربەی 2003 هەتا ئێستا بەشی زۆری مناقشاتی کە لە کوردستان بووە چەمکەکان چەمکی ئاوردە بوونە ئەوەیە کۆپی پێیست بوونە ئەوەی کە باوە لە ئەوروپا ئەوەی کە باوە لە ئەمریکا ئەوەی کە باوە لە ئەمەش لێرە باسی بکەین ئەوەش بە چیرونی وەچل باسی بکەین وانە و زەمینەکەش ئامادە نییە بۆیشە نەتیجە نادەن 4 ساڵ 5 ساڵ شتێک دەستە پێ 4 ساڵ ببینین هەر بەردی بناغەشی لەماوە. ئەگەر تەرکیز کە سیاسەتی ئابووری کولتوری دەگەڵ بڕوە سیتیزەنی دەگەڵ بڕوە ئەوەی کە دەستی بەزاری خۆی ڕادەگەڵ پێ منەتە دەتوانێت ڕایی هەبن نەزەری هەبن لە ژیانی خۆیدا هەمووی ئەوانە ئەگەر کورت بکەینەوە لەسەر وڵاتی خۆمان بۆوەکە نە ئەوەکە 500 پرسیاران بخینە سەر مێز بۆوەکە هەم سیاسی هەم بەرەوبەر هەم ئەوەی ئاکتیڤە سەری لێ بشێوێت دەبێت بڵێن ئەگەر سیاسەتی وڵاتێک توانی کار و ژیان بۆ خەڵک دابین بکات ئەو دەمێ ئەو وڵاتە دەتوانێت هەنگاوی دیکە هەڵبێنێت لە توانایدا دەبێت هەنگاوی دیکەی هەڵبێنێت. بەستێنی وڵاتەکان ئەوەی کە فاکتۆری بریاردەرە ئەوەیە پێکهاتی دمۆگرافی ئەو وڵاتانەیە یعنی وڵاتی دمۆگرافیەکەی پێ نەگەیشتووە ئەتوو گیان لە جانی بکەی زانکۆی تێدا ساز نابێت کولتورشی تێدا ساز نابێت سیتیزەنشی تێدا ساز نابێت میدل کلاسشی تێدا ساز نابێت. ئەو کوردستانە ئەگەر بە سەراحەت قسان بکەین ئیمکانی هەیە 10 ساڵی دیکە یەک زۆر زۆر گەشەی کرد بێت ئیمکانی هەیە 10 ساڵی دیکە دانی لەسەر بەردی نەبێنێت هەمووی لە گرێوی چیدایە لە گرێوی ئەوەدایە کە لە جاتی چەمکی ئاوردە مناقشاتی کە ڕەبتی بە ژیانی واقعی کۆمەلگای ئێمە نییە واز بێنی تەرکیزی خۆمان بخینە سەر ئەوەکە چۆن دەتوانی ژیان کار بۆ خەڵک دابین بکەین هەر سیاسەتێک بتوانێت ئەوەی بکات دەتوانێت هەنگاوەکانی دیکە لەبەرەوە کە گەشەی ئەوەی کە پێی دەڵەن چینی
جيني مام ناوان أويك أوانا هم اللي كوتي أو سياسة كأتوتواني كار جنب وخلك كي خطأ يمكن سزورة تايد كريم بوقت كي سيدا كشم خلاص تو سپاس ما مستقرني زۆر سوپاسدارەکەم سوال بۆ دکتۆر کاوای بۆ کۆڕژێرەکەی باستەکەی دکتۆر کاوی زۆرتر لە ڕاستەی مێژووی سیاسی و ئاگۆتی بووە کە پێم وایە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەفکاری مارکسیستی چینی ناوەڕاست مێژوەکی دوور و درێژی هەیە ئەفلاتون سوقرات ئەرەستو باسی ئەم چینیان کردووە ئەفلاتون گرەی دەداتەوە لە دەسەڵات لە ڕوانگەی دەسەڵاتەوە سەیری چینەکەی دەکەن بەڵام مارکس لە ڕوانگەی شۆڕشی پرۆلتێریەوە لە مانیفێستی کۆمونیستا جاری مەرجێم چینە لێ دەدا واتە دەوری چینیە چون بۆ هەم دەچەوسێنیتەوە هەم کارسەی کاری هەیە لە مەیدانێکی بچووکدا ئەفلاتون دەڵێ حکومڕان بۆ ئەو کەسانەیە کە پێی تۆڵن واتە پێی دەڵێن دانیشتمەند سوقرات دەڵێ تەنانەت کرێکارێکی نەجارێکی دەتوانێت بێتە حکومڕان بەڵام ڕەوانتر ئەرەستۆ باز دەکات دەڵێ چینی ناوەڕاست توانایەکی باشی بۆ حکومڕانی ئەمە ئێستا ئەمە هەر ماوە لە ساڵی 2007 ئابڕیناسی شەمێکی بەناوی نانسی بێرتسال دەڵێت بۆ ئەوەی حکومڕانیەکی باشمان هەبێت پێویستە چینی ناوەڕاست بەهێز بکرێت دیارە بابەتێکی زۆر ئاڵۆزە چینی ناوەڕاست لە سەردەمی ئەفلاتون تا ئێستا باس و گفتوگۆی لەسەرە گرێ دەدەێت بەڵام مارکس دێ چون لێرە زۆر باسی مارکسی کرا منیش مەجبورم دمەتەقی لەگەڵ مارکسی بکەم مارکس هیچ دەورێکی بۆ چینی ناوەڕاست دانا لە ڕوانگەیەکی ڕوت و قوتی ئابووریەوە سەیری چینی ناوەڕاستی کە شۆڕشی پرۆلتێری دێ وەکو باگردێن ئەم چینە لەبەین دەبات بەڵام لە سەردەمی ئێستادا چینی ناوەڕاست بەرژەوەندێکی زۆر تەواوی هەیە لەگەڵ چاکسازی و گەشەی کۆمەڵگا لە کاتێکی تریشدا دەتوانێت هاوسەنگی دروستکە لە بینی چینەکاندا واتە ئەگەر چینی ناوەڕاست نەبێت کۆمەڵگا بەرەو دوو جەمسەری دەڕوە یا هەژار یا دەوڵەمەند ئەمە جێگای مەترسیە بۆیە من بەواش دەزانم لەسەر ئەم بابەتەم بنکەی کاپسۆلەوان ئی توێژینەوەی زۆرتری لەسەر بکەن چون ناکرێت لە ڕوانگەیەکی گشتیەوە باسی چینی ناوەڕاست لە کوردستان بکرێت مەسەڵەن بۆ نەواسی سەرمایەداری کرا لە کوردستان سەرمایەداری زۆر سەرمایەداری شەرمیێونمان هەیە سەرمایەداری بەدزیمان هەیە سەرمایەداری شەرمیێون و هێرشکردنی دادنیشی باسی سامانی خۆی ناکە وەکو کرێکارێک دەکڕوزێتەوە سەرمایەدارمان هەیە بەدزی سامانی هەیە بە ناویەکی شکە دۆسیە بۆ دروست کردووە بۆیە کۆمەڵگەکەمان بڕێک سرابن کراوە پێویستە یەکێک بێت تەکانێکی پێ بدا بۆی ئەمە بتوانین ئەو جیاوازیانە دروستکەین سوپاس زۆر سوپاس دەستەکان خۆی جەنابی دکتۆر حاضرایەکی گرنگە کە باسی تەحولی مجتەماع دەکەین بەتایبەت لە مەسەلەی ئابووری و کاریگەری ئابووری تێی ئەو ڕایە دەکەم کە چینی ناوەڕاست ئەو چینەیە کە لە ڕووی ئابووری سەربەخۆیە داهاتێکی ئابووری هەیە کە نەپەیوەندی بە دەوڵەتەوەیە نەپەیوەندی بە جیهاتێکی ترەوەیە ئەمەش تەسەوور دەکەم ئێوە بە بوعدی سلبی سێتاکردن پێم وایە قەیرانی دارایی لە دوای 2014 بە بوعدی ئیجابی ڕۆیشتوە چونکە خەڵکەکە بەتایبەت ئەو چینەی گەنج سەر خەڕوجیان کردووە لایەنی کەمەوانەی کە ئاسێکی معریفی باشیان هەیە لە ڕووی خوێندن و پەروەردەی و ئەمانە بەرەو کەرتی تایبەت ڕۆیشتون واتە تەقریباً خەریکە چینێکمان بۆ دروست دەبێت ئەمانە تەحولێکی مجتەماعی دروست دەکەن تەحولە مجتەماعیە ئێستا لەوانەیە زۆر کاریگەری نەبێت وەکو ڕەوت بڵێن تەئسیرێکی هەبێت ڕاستەوخۆ کاریگەری هەبێت لەسەر ڕەوتی سیاسییان لەسەر گۆڕانکاری بەڵام بەتەکید من پێم وایە لە داهات وا دەبێت چونکە ئەو دەوڵەتە ڕێعیەی کە ئێستا عێراق و هەرێمی کوردستان تووشی بووە طبعاً عێراق زیاتر بەڕاستی هەر دوێنێ پێم وایە وەزیری کاری عێراق ڕایگەیاند کە نزیکە 7 ملیۆن کەس لە عێراق لە سود لە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی وەردەگرن طبعاً ئەمانە موچەپۆر نین ئەمانە منحەیەکی زۆر بەسیطە یعنی بەشێکی زۆر دەکات کە باسی 1,200,000 دەکەن
هەرێمی کوردستان وانە 200,000 600,000 هەیە کە لە هێزی ئەمنی و هێزی مەدەنی ئەوەی کە هێزی مەدەنیە 350,000 کەسمان هەیە کە فەرمانبەری هەمیشەی بن ئەوانەی کە کارا بن بە تەواوەتی کارە لەوانەیە 250,000 کارامان هەبێت ئەوانەی کە لە مؤسساتی دەوڵەت کار دەکەن بۆیە ئەم ڕقەمانە بەڕاستی جێگەی ئەگەر لە داهاتوو برادەران ویستیان تەحلیلێکی زیاتر لەسەر ئەساسی ڕقەمەکان و ئەو بودجەی کە لە بودجەی گشتی دێت ئەوەی کە ئێستا لە چین ئێستا کار لەسەر سندوقی دەستەبەر دەکەین دەستەبەری کۆمەڵایەتی بدایەتی کابینە نزیکی 80,000 کەس تقریبان تۆمار کراوە ئێستا بەپێی ئەوەی کە کارمان لەسەر کردووە زیاتر بووە لە 170,000 کەس کە تۆمار کراوەکو ئەوانەی کە مستەفیدن لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کە ئەمە ئەساسەواتە ئەو زیاتریش دەبێت لەو ڕقەمە تەسەوەر دەکەن لە ماوەیەکی زۆر قیاسی ئەوانەی کە لە کەرتی تایبەت تۆمار دەکەین لە سندوقەوەی ئەو زەمانەی کە کاردکتۆر باسی کرد سیستەمی مەسەلەی بیمەیە سیستەمی زەمانە ئەمانە ئەگەر هەبێت بەڕاستی چینێکی مستەقلی سەربەخۆی دروست خۆیان ڕۆکی سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو چاکسازی دەبن بەرەو شێوازێک کە بگونجێت لەگەڵ کوالەتی ژیان زۆر سوپاس. کاک ئازاد جوگیان زۆر سوپاس ڕاستیدا من حەزم ناکرد قسە بکەم ویست سەرەتا دەستخۆشی دەکات دکتۆر کاوەکەم کە ئەمە ناسمەوە ئەو بابەتە نەزەریانە کە مامۆستایانی قسەیان لێکردووە ئەولەویەتیش نادەم ئەو مناقەشە نەزەریانە بمبورن یانێ هیچ ئازادم لەوەی وابی بکەمەوە بەڵام بەڕاستیدا من حەز بە کرد کاک دکتۆر لە جوملەی ئەخیریەوە بیکرد بە باسی تیمەکەی ئەویش ڕۆڵی چینی ناوەڕاست لە مەسەلەی سەربەخۆبوونی کوردستاندا لە مەسەلەی ئیشارەتێکی پێدا کاک دکتۆر بەڵام خۆزای ئەو ئیشارەتە ئەساسی مناقەشەکە بوایە و ئەساسی محاضەرەکەی جەنابەت بوایە هیوادارم کە لە بەڕوونی ببینیم جارێکەوە وامی ئەوم بدەیتەوە بۆچی ئەمەت هەڵمەژات ئەمە خاڵێکیان و خاڵەتی بەڕاستی ئەمە ئێستا ئەگەر وەکو سەحەفیەکە ئیش ئێساسی خۆم سەحەفی بوومن لەوێ دانیشتبووم دوای ئەوە بێت راپۆرتێک بنووسم بڵێم کۆمەلگای کوردی بە ئەساتیزە و ئەکادمی و ڕووناکبیرەکانی مەشغوڵی چ مناقەشەیەکن لە ڕاستیدا کاریسە بێ شتێک بنووسم وەکو کاریسە بێت بڵێم لەو وەختەدا مناقەشە وا ئەکەین کە چینی ناوەڕاست هەیە نییە باشە خراپە لە کاتێکدا ئەگەر بەو شێوە وایە ینی مناقەشەکان مناقەشەی دەرەوە لێرە چێن لەو مناقەشەی تر هەیە ئێستا بڕۆ دەرەوە مناقەشەی خەزە هەیە بەخۆوە لە ناو زۆرینەیەکی زۆری سۆسیال میدیا بە تایبەتی مناقەشەی غەزە هەیە چی بکەن بۆ غەزە چۆن پشتیوانی بکەن لانێکم فەبیلک فەبی قەلبیهی هەتا على كل بنظام طبعا بنظام مەبەستم ئەوەیە کە ناکرێت لەم دۆخەدا کە ئەمە لە بەردەمی هەڕەشەی زۆر جدیدەن ئەمە هەڕەشەی نەهاتنی بودجە نیە ئەمە هەڕەشەی داگیرکردنە انعکاسات و چی دەڵێن ڕەنگی دانەوەی داگیرکردنە بەسەرماندا دەباتی بین ئەو مناقەشەیە بکەین خۆم ببوون یان دیسان بە ئەتزارێکی زۆرەوە بۆ مامۆستا بەڕێزەکانم بدەین مناقەشە ئەوە بکەین کە جۆم نەبووە یانیەکە نەزەریاتی تەرحکرد ئەزانی نەزەریات تەرحکردن زۆر مهمە ئەگەر ئەو نەزەریە خۆڵتاوی لای ئێمە بێت یعنی ئەو ئەساتیزە بەڕێزانەمان نەزەریاتێک بۆ کۆمەلگای کوردی بێنە پێشەوە باسی لێ بکەن قۆناغێکە بوو لە ڕاپەڕینەوە هەتا ئاگاتە بڕیاری نەوت بەرامبەر خۆراک قۆناغێکە بوو اقتصادی ئابووری کوردستان کە حکوومەتی هەرێمیشە بوو فقط بریتی بوو لە ئابووری قاچاق وەرن تەحلیلی کەن ئابووری قاچاق چی دروست کرد لەسەر کۆمەلگا لەسەر چینەکان لەسەر هەموو بابەتانێک کە پێویستە باسی لێوە بکرێ و دواتریش بەڕاستی بێن باسی ئەوە بکەین دکتۆر ئیشارەتی پێدا دکتۆر کاوە لەوەی کە ئابووری سەربەخۆ هەبێ ئابووری سەربەخۆ هەبێ بەڕاستی ئابووری سەربەخۆ لە لای معارەزەوە چۆن هەتێک کرا لە کوردستان بین باسی ئەمە بکەین ئەم هەتیکردنە بۆ لە کاتێکدا ئەمە یەکێک لە ئێساش پێ باڵێن ئاخر تۆ هیچ ئابووریەکەت نییە چۆن ئەڵێ داوای سەربەخۆی یەکەم ئێوەرە تۆ ناوێ ئابووری سەربەخۆ مەبێ کاکە وەرن معارەزە بکەنەوە برادەرێ نازانم چێ بۆ باسی هینێکی لەناو پەرلەمان چۆن نیو دەقۆکە دەقەش نیو دەقە لە پەرلەمان کە چۆن تەسیفێکی کرد بۆ قۆناغەکان بەڕاستی وەرە با باسی ئەوە بکەینەوە ئەمە چی بوو دروست بوو لە کوردستان بۆچی ئەم
ئەم پەرلەمانە بەو هاتی کرا بەو شێوەیە خەڵکی وا هاتە ناوی کە دژی هەموو شتێک بوون کە ئێمەی بەرەو پێشەوە بر بەرەو سەربەخۆیی و بەرەو بەدیهێنانی ئەوەی کاکی تۆ زۆر بەکارێنی و بۆ زانستا بەس حزبی شوڕیشە مستەلاحە بەکاردێنێ چونکە نەکرد باسی سەربەخۆیی بەکاردێنێ نەک کەس باسی مافی چاری خۆنووسی نەکە حزبی شوڕی باسەکە نازانم برادرانی زەحمەت کێشانی ڕێ و باسی لێوە بکەن بەستم یانی بوورە بەڵام دکتۆر کاوە لە سەرروتاری ڕۆژنامەکەشاندا بەردەوام ئەمە لە ئارادا هەیە ئەنی مافی ساری خۆنووسی ئێستا ئەوەی کە پێویستە باسی بکرێ ئەمە باس بکرێت ئێمە بۆ پاکشە شەمان کردو بە ئەمە بێتە مناقەشەی ناو ئەساتیزەکانمان زۆر سوپاسانەکەم ببوورن ئەگەر هەندێک قسەم شایانی ئەوە نەبوو کتابێک بۆ مامۆستاکانم زۆر سوپاس ئەگە سیمینارێک بەدڵم نەبوو لە عنوانەکە من نایم بەشداری ناکەم من نایمە هەموو سیمینارێک چونکە بابەتەکانی من نین ئەگەر بەدڵت نییە خۆمەیە بە زۆر نییە دوێن ئەوەش دەگوترێ و ئەویش دەگوترێ و ئەویش دەگوترێ اوكي دكتور دەبی وزعیزیش هەبن لە سیمینارات منش بەپێش ئێزام زۆر سوپاسی جەنابی دکتۆر کاوە بکەم کە جارێ ئێرەی هەڵبژار بۆ ئەو محازەرە باشە بۆ ئەو مناقەشە باشەش کە لێی دروست بوو. مەسەلەی چینی ناوەڕاست تەنیا لە سیاقی تاریخیەوە تەماشا ناکرێت. دکتۆر فەریدون گوتی کە ئێستا لێکۆڵینەوەی بەردەوامی ئیزانکۆ بەناوبانگەکانی دنیا هەیە کە ئەو پێشکەوتنی کە لە دنیادا هەیە دەیخەنە و ئاسانی دەکەن بۆی کە ئێمە پێ بگەین وەکو تەجربە بەناوبانگی خۆمان نەقل بکەین. ئەوەی کە هەیە ئەوەی کە ئینسان لە کۆڵینەوەی نوێدا کە معتەبەرن دەیبیستێ و پێم وایە دەبێت ئێمە سەرنجی بدەین ئەوەیە کە چینی ناوەڕاست نیشانەی ئەوەیە گەشە لە وڵات هەیە یان نییە، گەشەی ئابووری هەیە تا گەشەکانی دیکەی بەدوادا بێ یان نا. گەشەی باش کە پێویستیەکی تاریخی و کۆمەڵایەتیە بە قانونی باش دەکرێت. قانونی باش قانون ئەو قانانن کە دەدۆزرێنەوە بە پێی واقعی ئەو کۆمەلگایی کە و نەک بەپێی ئەگەر بەپێی ئایدۆلۆژیا و بیرروباوەڕی حزب و سەرکردەکان قانون دابدرن هەمیشە کۆمەلگاکان تووشی یان دەوڵەتەکان تووشی نەقسەی زۆر گەورە دەبن. هەر بۆیە پێش پەیابوونی چینی ناوەڕاست یعنی پەیابوونی مۆدێرنیتە، یعنی پەیابوونی نوێبوونەوەی کۆمەلگای بەشەری، هیچ پێشکەوتنێک بەبێ نوێبوونەوەی کۆمەلگای بەشەری ڕوونادات. و داهاتووی کۆمەلگای بەشەریش بەستراوەتەوە بە فراوانبوونی چینی ناوەڕاست. چینی ناوەڕاست بریتینە لە تەنیا لە هەبوونی هەندێک سەرمایە، هەبوونی پێگەی ئابووری ئەساسە بۆ دروستبوونی چینی ناوەڕاست. چەندی ئەوە فراوانتر بێ ژیانی کۆمەڵایەتی متەنەوعتر و دۆڵەمەندتر و لەسەر ئەویشدا بزوتنەوەی ینی پەروەردە و دەوڵەتی باش و حەزبی باش و هەروەها شێوەکانی دیکەی ئیسلاح زیاتر دەبن. بەبێ هەبوونی ئەوان ئەوە تاریخ وانشاندا کە شتێکی تەجروبەیەکی ئۆتۆمانیەکە ئیشارەی پێوە بکەین. بۆیە هەبوونی چینی ناوەڕاست نیشانەی دەوڵەتێکە کە سیاسەتێکی باشی هەیە قانونی باشدا دەمێت. دەوڵەت نەبێت چینی ناوەڕاست دەخۆیەوە نە دروست دەبێت نە پێش دەکەوێت نە بەرنامەی دەبێت. بۆیە ئەم چینە پێوەری سەلامەتی کۆمەڵایەتی کە هەندێک لە بەڕێزان ئاماژەشیان پێکرد لە کوێن دەرێت چینی ناوەڕاست پاشەکشەکە تێکشکانی کۆمەڵایەتی و تەنگچەڵەمەکانی بەربادادێت. لە کوێن دەرێت چینی ناوەڕاست پەرەبستێنێ پێشکەوتنی کۆمەڵایەتی بە ڕەنگ و باوەڕ و مناقەشەی جیاجیا دەست پێ دەکات کە هیچ کاتێک پێشکەوتن تەنیا یەک ڕوانگان نییە. کاتێک پێشکەوتنەکە ڕەنگاوڕەنگی و جیاوازی بۆ ئەو پێشکەوتن لە ناو کۆمەلگادا هەبێت کە چینی ناوەڕاست ئەساسە لە بۆ ئەم کارە بەسەرچاو. هەر ئەم چینەش یەکلاکەرەوەی کێشەکانە لە ناو کۆمەلگایەکدا کە تەنگ و چەڵەمێتیاوێت. جا چه بە ئیتجاهی پۆپۆلیزم و دیکتاتۆری دابێ چه بە ئیتجاهی بەلای گەشە سەندن و پێشکەوتن دابێت. نیشانەی تێکشکانی
هەر بزوتنەوەیەکی سیاسی ئەوەیە کە کاتێک دەسەڵاتی هەبێت چینی ناوەڕاست لە دەوری خۆی تەفریق کە تەفریقی کرد ئەم چینە دەکەوێتە خوارەوە بۆ ژێر هێڵی هەژاری نامێت یعنی لە کاتی تەنگ وشەڵەمەدا کاتێک تەنگ وشەڵەمە هەیە کە چینی ناوەڕاست لێکەم بووتەوە نەماوە نەک هەیە و مقاومە دەکات هەر بۆیش دەبتە سەربازی پۆپۆلیزم دەبتە سەربازی فاشیزم دەبتە سەربازی دیکتاتۆری زۆر بە ئاسانی و ئەو حتا داعش نیشانەی تێکشکانی کۆمەلگای عێراقیە کە ئەم هێزەی لێ دروست بوو بینیمان چی بەسەرێنە لە ئاخیردا کاتێک کۆمەلگاکان دەوڵەتان ئیستیقرارەکەن کە لە دوای مۆدرنیتە تەحدیث مۆدرنیزم بێواتە ئەو فەرهەنگەی کە فەرهەنگی ئەم زەمانە و ئەم پێشکەوتنەیە بە هەموو قانون و باوەڕ و پەروەردەکانیەوە بەبێ چینی ناوەڕاست ئەمە دروست نابێت و داهاتووی عەدالەتی کۆمەڵایەتیش بە شێوەی مەدروست نەک بە شێوەی ئایدۆلۆژی بەستراوەتەوە جمال زۆر سوپاس لەڕاستیە من سوپاسی ئەو گفتوگویان ناکەم ئەو سوپاسی ئەو مناقەشە و ئەو تێبینیانەکەم و بێگومان دەواتێ من مەبەستی خۆمم پێکابێ لە تەڕحکردنی بابەتەکە چونکە ئەم گفتوگۆی کە دروست بوو لە ڕاستیە من نهاتمە سەر کۆمەڵێک پێناسەکردن ئەگە ئەو پێناسەکردنە کۆن بێ یان پێناسەکردنی قوتابخانە نوێەکان بێ حتا قوتابخانە نوێەکانی مارکسیست لە قەڵزی لە بابەتی چین ڕچاوی ئەوم کردووە کە کۆمەڵێک مامۆستا لە بواری سۆسیۆلۆژیا دانیشتوونەوانە ماوەم بەخۆم نەدا کە بچمە ناوەوە ئەوەی کە پەیوەندی بۆ عنی پرسیارەکەی قەرەنی ئەوەی پەیوەندی بە بۆچوونی مارکسەڵێ من چەمکی چینم دروست نەکردووە چین پێش من هەبووە ئەمەیە دووەمین من تەماشای چینەکەم لە بواری عربەکەی پێ لە سۆسیۆ ئیجرایی یعنی لە بواری وەزیفەی کۆمەڵایەتی لە بواری سۆسیۆلۆژیەوە لە بواری ئەوەی لە هەر قۆناغێکە چڕۆ ئەوەی کە لەسەر نووسراوە ڕاستە یعنی ئەوەی کە لەم سۆسیۆلۆژیا وەزیفەی کۆمەڵایەتی مەبەستم ئەوەیە کە باسی وەزیفەی کۆمەڵایەتیەکە یعنی لە بوارێکی وەزیفەیەکی کۆمەڵایەتی لە بواری ئیجرائیە ئەو باسی چینی کردووە لە چ جێگایەکە مارکس باسی چین کردووە مارکس باسی چین کردە لە مافێسا باسی کردووە لە ئایدۆلۆژیای ئەڵمانیا باسی کردووە لە هەژدەی بڕۆمیرە باسی کردووانە و هەروەها کە باسی چینی لە هەژدەی بڕۆمیرە چۆتە ناو وردەکارەکانەوە کە لە چی پێک دێ چینەکان چی پێک دێ ئەوەی کە لە فکری مارکسیستە بە نسبەت شوعەکانەوە کە تعبیری چینی ناوەنیان بەکار نهێنا بورژوازیەی بچووک یان بورژوازیەی نیشتیمانی یعنی ئێمە بەتابەتی ئەو تعبیرانەمان ئەو تعبیرانەمان بەکارهێنا لەبەرەوە مەفهوم چەمکی چین لا مارکس پەیوەندی بە وەکو بە تێڕوانینی خۆی بۆ فەلسفەی مێژووە بووە تێڕوانینی خۆی بۆ ئەوی کە خۆی کردێتە لە مەتریالیزمی مێژووی ئەوە تەماشای کردووە لەبەرەوە ئەوەی کە هەیە لە مارکسا باسی مەنهەجێتی مارکسەکەم لە قەزیەکە ئەساسەکەی میتۆدەکەی مارکسە ئەو میتۆدەی مارکس کە هێناوێتی ناکۆک نییە لەوەی کە قوتابخانەکانی تری سۆسیۆلۆژیا دوای مارکس کە چی تەتەورەکەن حاڵەتی چین پێراسەکردنی چین حاڵەتێکی یعنی گرنگی مارکسەوەیە بە عەقڵەتی دۆگما تەماشای چینی نەکردووە حتا تعریفی چینی نەکردووە بە عەقڵەتی دۆگما عین بازی بەسەر دۆگمایەداوە بۆ بەکراوی هێشێتەوە چونکە پێناسەکردنی کۆنکریتی بۆ چین دەردەگەڕێتەوە بۆ ئەو عەقڵیەتەی کۆتایی مێژوو ئەوەی کە کاپرۆسەم باسی کرد نیۆلیبرالیەت و نهایەتی تاریخ و فۆکۆیاما کە خۆی دایی پاشگەز بۆ لە فۆکۆیامەدێ لەبەرەوە مارکس بەو شێوەیە باسی چینی نەکردووە زۆر بەکراوەیی باسی چینی کردووە تێکڕای ئەو حاڵەتە گۆڕانکارانەی لەسەر لە بواری چینە بێت چکە مێژوو کراوەیە مێژوو داناخرێ ئەگونجێ لەگەڵ ئەو میتۆدەی کە لە بنەمایە مارکس باسی چینی کردووە من نمونەیەک باسەکەم مارکس باسی حتا باسی ئەوە کە مەسەلەن کاری نەجارێک لە مارکسێتە کاری نەجارێک ئەو نەجارە کە بەخۆی ئیش بکە
موقع چینایەتەکەی شێوازێکە بۆ چکە فایز ئەوەی کە پێڵە زیێدە بەکەی بۆ خۆیەتی بەڵام کاتێک ئەو نەجارە لە معمەلێکا ئیش بکە کە سەرمایەک بیچەوسێنێتەوە شوێنە چینایەتەکە گۆڕێ هەمان نەجارە ئیشتەکەی نەجاریە وانە بەڵام شوێنەکەی لەبینی ئەوەی کە کرێکارە لەبینی ئەوەی کە چینی ناوەدایان بۆرژوازیە کە وەسائلێکی ئینتاجی بچووکی هەیە سێرەکەی ئەگۆڕێت لەبەرەوە ملکێتی وەسائلی ئینتاج و دەوری لە عملیەی ئینتاج ئەساسێک بووە و ئەم ئەساسە ئەمێنێتەوە ئەمە مەنهەجێتی مارکسە کە تەماشاکردنی چین بە زیندێتی ماوەتەوە ئەوەی کە هەیە ئەمەی باسی کەم لە مەشروعیەتە من باسی قەزەیەکم کرد کەوەی کە سبەی ڕۆژ ئەبێتە نوێنەری بڵێن عشیرەتەکان بۆ ئەبێتە نوێنەری عشیرەتەکان چونکە لەم مەشروعیەتە کۆکردنەوەی دەنگ ئاسانە بەڵام لە هەمان کاتە حاڵەتێکی ترێتە پێشەوە ئیسلامی سەلەفیەتە پێشەوە واتە ئیسلامی سەلەفی لەگەڵ نوێنەری عشیرەتەکان لەم حاڵەتەیە ئەبێتە ئەساسێک بۆ کۆکردنەوەی ئەو دەنگانە دووشت هەیە ئەبێت جیاوازی بکەین حێراکی ئیجتیماعی تەغییری ئیجتیماعی بەڵام دوو دەم شەمکی جیاوازن لەو حاڵەتەیە ئەوەی لە ئەخیرا حێراکی ئیجتیماعی شتێکی ترە لە چینەکەەوە ئەچمە چین لەم توێژە ئەتمە شوێنێکی تر بۆ خوارەوەیە بۆ سەرەوەی بەڵام تەغییری ئیجتیماعی ئەوەیە کە ئێمە کە باسی گۆڕانکاریەکانکەنی بە شێوەیەکی گشتگیر لەبەرەوە دیسانەوە ئەگەر بینە سەر پێناسەکان ڤایبەر چۆن باسی کردووە ڕای چۆن باسی کردووە قوتابخانە تازەکان چۆن باسی کردووە پێم وایە خۆی بابەتێکی سەبارەت بە پێناسەی چین و پەرەسەندنەکانی لە قوتابخانە جۆرەجۆرەکان کە هەڵم داوە تەجاوزی ئەو حاڵەتە بکەم ئەو حاڵەتی کە ئێستا ململایەکان لەسەر شوناسە لە ڕاستیە شوناس بینافۆقێکەیە بەڵام ئەساسەکەی بەسەر شوناس نییە ئەساسەکەی شوناس ئامرازێکە بۆ بەکارهێنانی گۆڕانکاریەکی ئابووری گۆڕانکاریەک و ئەمە وای کردووە ڕاستەوەکان و فاشەکان بێنە سەر حکم بە فراوانی تەماشاکەین مەسەن بە تەماشای ئەڵمانیا و نەفسان نەکەین تەماشای ئەوروپا بکەین وەکو ئیتحادی ئەوروپی تەماشای لادیا بکەین تەماشای دەنیمارک بکەین تەماشای سوید بکەین تەماشای ئیتالیا بکەین ئاخرش تەماشای هۆڵەندا بکەین تێکڕای ئەمانە ئەزمەکە ئەزمەی شوناس نییە من پێم وایە ئەزمەکە قەیرانەکە قەیرانی خودی سەرمایەداریە ئەم قەیرانی سەرمایەداریە کاتێک کە بەرنامەیەک نییە لەلایەن چەپەوە کاتێک کە بەرنامەیەک نییە بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی ئەو شەعبەویەتە ئاراستەی چیە کرێ ئاراستەی ڕاستەویە کرێ ئاراستەی قێمی فاشیە کرێ بە هەمان شێوە ئەم حاڵەتە لەوانەیە لای ئێمە دروست بێت لە هۆڵەندا کاتی خۆی 2000 پێم فێرتاون ئەگەر لە بیر بێت کا دوکتۆر پێم فێرتاون هاتە سەر حکم بە تەنیا شخصێک بوو هاتە سەر حکم بسپێنت کورسی هێنا لە انتخاباتێک دوای انتخاباتێکی تە یەک کورسی نهێنا لەو حاڵەتەیە ئەم حاڵەتە کە لە سەرمایەداری سنتەر دروست بێ ئایا لە سەرمایەداری وابەست دروست نابێ دروستە بێ لەم حاڵەتە و ئەزمەکە دا ئێمە خۆ ئەزمەی شوناسیە دێرەدا دێرەدا کاتێک کە چینی ناوەن بەرنامەی نییە مەسەلەن بۆ نمونە خۆپیشانانەکە خۆپیشانان تێکۆشانە بۆ چاکردنەوەی وەزعی خۆی بەڵام دروشمی تێکۆشانەکە مەعاشم دەرێ دروشمی تێکۆشانەکە ئەوە نیە ئەم سیاسەتە ئابووریە ئەوەی دروست کردووە من پێم وایە ئەم سیاسەتە ئابووریە ئەم فراوانکردنەی کەرتی تابێت بەم شێوەی کە هەیە بەم شێوە عەقڵێتە نیۆلیبرالیە کەرتی تایبەتی کینزی جایە کە دەوڵەت وەزیفەی هەبێ ئەرچی کۆمەڵایەتی هەبێ ئەمەی کە ئەکرێ پێم وایە لە کوردستانە پێم وایە مەفهومی دەوڵەتی حاریسە یعنی خراپترین قوتابخانەی شیکاغۆیە هێناویانە تۆ ئەلێرە و پێشم وایە دوو حاڵەتەیە ئەم حاڵەتە سێرەکەی بۆ ئەوەی تۆ بگونجێ لەگەڵ ڕۆژاوە بگونجێ لەگەڵ غەربە بۆ چونکە ئەمریکا و ڕۆژاوە تۆ ئەپارێزێ لەم حاڵەتەیە مەترسیەکە لە چیدایە مەترسیەکە لە گۆڕانکاری مەشروعیەتەکەی دیسانەوە یعنی تۆ بیر ناکێتەوە مەشروعیەتەکە چینی ناوەندەوە وەرگریەوانە بۆ باسی چینی ناوەند دەکەم باسی ئەوە کرا کەوتن دەستخۆشی دێکەمەوان
دەستخۆشیەکەم کە باسی چینی ناوەند دەکرێت بۆ باسی چینی کرێکار ناکەم ئەزای بۆ باسی چینی کرێکار ناکەم دوو سەبەب هەیە یەکەمین قوارەی چینی کرێکار قیادەی بزوتەوەی ڕزگاری خوازی گەری کوردستانی نەکردووەکو چی ئەمە یەک دووەمین حزبی چینی کرێکار کە ئێمەش قیادەی بزوتەوەی ڕزگاری خوازی گەری کوردستانمان نەکردووە لە کاتی سەر هەڵدانە ئەمە قەزیەکە ئەمە ئەگەر عیبە بێ داوانەیە عیبە بێ بەڵام ئێمە نەمان کردووە لەبەرەوە ئەوەی قیادەی ئایدۆلۆژیەتی بزوتەوەکەی کردووە چینی ناوەند کردێتی لەو حاڵەتەیە ئەوانە و ئەگەر کەسایەتێکی عەشاری و یان دەرەبەگ و یان لە پێگەیەکی کۆمەڵایەتی ئەوەی ماکس باسیەکە کە لە موقعی کۆمەڵایەتی ئەیداتێ مەسەلەن بۆ نمونە تۆ گەڕەکێ دروستە بێ بە ناوی سەیداوە دەستێوانی گەڕەکێ دروستە بێ بە ناوی سابوونکەران ئەمە هەمووی ڕنگدانەوەی بۆچوونەکەی ڤایبەرە کە پیشە تەجەموعات لەسەر ئەساسی پیشە لەسەر ئەساسی موقعی کۆمەڵایەتی لەسەر ئەساسی موقعی کەلتوری کە دروستە بێ یعنی لەرەدا چینی ناوەندی سانەوە سەرمایەیەکی کەلتوریشی هەیە لە حاڵەتە باشە چینی ناوە لە کوردستان لە چی پێک دێ ڕاستە من ئاماژەم بە بڵێن نمونەی ملیۆنەکەم کرد ملیۆن دووسەدەکە باسی تەسیمکردن نەکرد ئەوەندە مەعاشتگوی وەرەگرێ یان لە جێگایەکی تر وەرگێ بەڵام ئەمانە عملیان داهاتەکان ئەمەیە داهاتێک وەرەگرنەوەوانە ئەنجام متەقاعد بێ حمایە ئیجتیماعی بێوانە و دیسانەوە لە چه حاڵەتێکە لە حاڵەتێکە تا ئێستا ئەم ئابووریەکەی بەرخۆرە تا ئێستا ئابووری بەرخۆر چێم تا ئێستا ئەمە چاوەڕێی میزانیە لە بەغاکەین تۆ کە تەنها سەرچاوەکەت میزانی بەغدا بێ لەم حاڵەتەیە طبعا ئابوورەکەت بەرخۆرە ئەنجا تەنانە خۆت نەوتیش بفرۆشی دیسانەوە ئابوورەکەت بەرخۆرە لەم حاڵەتە ئەمە معنای ئەوە نییە نابێ ئێمە هەوڵ دەین بۆ ئابووری سەربەخۆ من پێم وایە گەورەترین زیان بەر ئابووری سەربەخۆ کەوت بۆ تێکچوونی ئابووری سەربەخۆ کە بە تایبەتی ئەوانەی دژی سەربەخۆیی کوردستان کە بە بەردەوامی دژایەتیەکەن ئەوەیە سیاسەتی ئابووری فەرقێ لە نێوان دووشتە فەرقێ لە بینی ئابووری سەربەخۆ ئیکتیفای زاتیە یعنی بەسیترینش لەگە پێناسێ بکەیت ئابووری پێناسێکی تۆ ساکار ئیکتیفای زاتیە باشە ئیکتیفای زاتی عیبە ئێمە سەوای لەگە باسی ئابووری سەربەخۆ بکەی عیبە ئەم سیاسەتە ئابووری سەربەخۆی دروست نەکردووە عیبەکە لەوەدایە یعنی ئابووری سەربەخۆ غەدری لێکراوە ئەمە دان بەوە دابنێن ئەمە ئەساسە و ئابووری سەربەخۆ ئەساسە کە باسی ئەو گۆڕانکاریانە کرد لە بەری 2003 تا 2016 ئەم گۆڕانکاریانە لە قانونەکانە کە ڕوویدا لە قانونەکانە ڕوویدا دەوری چینی ناوەند دەگاتە چۆ دەڕاستیە دەوری چینی ناوەند ئەگاتە ئیستیفتا ڕفراندۆم بەرهەمی چینی ناوەندە لە کوردستانە ڕفراندۆم نە بەرهەمی تاکە کەسێکە نە بەرهەمی تاکە حزبەکە ڕفراندۆم بەرهەمی قورسی و قەوارەی چینی ناوەندە ئەو چینی ناوەندە کە لە 2003 دێ ئەو گۆڕانکاریانەکە ئەگاتە ئەو حاڵەتەی کە ئیستیفتا ئەکا کاتێک دەوری ئەو چینی ناوەندە وای لێدێ لەم وەزعی ئێستایە کە ئێستایی بینین ئەو چینی ناوەندە تەقریباً هۆکارەکان زۆرن بەشێک لە هۆکارەکان ئەو تەسیرەیە کە دوکتۆر بەختیار ئیشارەتی پێکرد لەسەر تەسیر لەسەر پانتایی گشتی سەرای گشتی تابووری پێنجە بیش دروستە بێت کاتێک کە وەزعی چینی ناوەندی بە شێوەیەکی بابەتی لە پاشەکشەیە کاتێک کە دەوروبەرەکە بە مەنهەجیەت کارەکە دژی ئەو ئاراستەیەتەوە بێگومان چینی ناوەند وای لێدێ داکۆچی لە سەربەخۆیی ناکە وا لێدێ ئەوەی داکۆچی لە سەربەخۆیی بکە وا لێدێ وەکو بڵێ کەم بێ بۆیە کاک ئازاد باسی حزبی شووعی یان باسی من یان باسی بەرادرایی زەحمەت کێشەکە بۆیە مەبەستم چێ لێدا مەبەستم وەیە پەیوەندی بەو قورساییە هەیە پەیوەندی بۆ قورساییە هەیە مەسەلەن بۆ نمونە باسی لەوە ئەکرێ ئەبێ ئێمە خۆمان بگونجێنی ئەبێ یعنی ئەم هەندە شتی سەرەکی یەک شتەکەیە ئیشارەتی پێ بدەم لە ڕاستیە ئەو گۆڕانکاریانە
ئەگەر باسی مەدەنیەت کراوە باسی جەندەر کراوە باسی مافی ژن کراوە باسی پێویستی کراوە ئەمانە کۆپی پێست نییە حرەکەی داکۆچیکردن لە ژن حرەکەیەکە لە کوردستانە ئەساسی هەیە حرەکەی مافی مرۆڤ ئەساسی هەیە حرەکەی ئاشتی ئەساسی هەیە حرەکەی مەدەنیەت ئەساسی هەیە ئەلمانیەت ئەساسی هەیە ئەم بابەتانە لە هیچ شتێوەیەکە ئەمانە زروورەتە و هەروەها واتێ نەکەی ئەبێ گۆڕانکاری دیموگرافی بێ ئەنجا تۆ ئەم شتانە بێ ئەمانە بەشێکە ئێمە لە کوردستانە پێویستمان وەیە بە قانونی هاوڵاتیبوونی کوردستانیمان هەبێ پێویستمان بە قانونی پەروەردەی مەدەنیمان هەیە پێویستمان بە قانونی پاراستنی ژن هەیە تێکڕای ئەم قانونانە زوروریە بۆ ئەوەی ئەگەر بیر لە دەوڵەت بکەینەوە ئەمانە هەمووی بنەمای دەوڵەتە شێنگ نییە تۆ دەوڵەت دروست بکە دوای ئەگەی بەمانە ئەم حاڵەتە وانە تێکۆشان بەرەو دیموکراسی ناکۆک نییە لە تێکۆشان بۆی تۆ قوارەی دیموگرافی خۆت هەبێ و ئەم بابەتانە بە هیچ شێوەیە کۆپی پێستیە هەر هەمووی ڕەندانەوەی کۆمەڵگەی کوردستانە ئەم کۆمەڵگەی کوردستانە کۆمەلگایشی دواکەوتو نییە ئەم کۆمەڵگەی کوردستانە بەشێکە لەم کۆمەڵگە زیندوەی گیان و لەگەڵی ئەوا ڕۆشتووە بەڵێ ئەوەڵ هەر هینم لەگەڵەکە ڕاستیە سێکە داهاتوو چینی کرێکار پەیوەندی بە حرەکاتی اجتیماعیەوە هەیە چینی ناوەند بۆ حرەکاتی اجتیماعی تۆ تەماشاکە لە دوای نەوەتەوە لە هەموو عالەمە سێ حرەکەی اجتیماعی دروست بووە یەکەمین دوای نەوەتەوە ئەنتی گەڵەبالیزم مانیە حرەکەیەکی عالەمی بوو حرەکەی دووەم منتەدای اجتیماعی ئەمانە حرەکەی سێم حرەکەی پەراوێزخراوەکان ئەم حرەکەی پەراوێزخراوانە دروست بووە بەڵام بە شێوازی جۆراوجۆر ئەوەی کە لە فەڕەنسا هەیە ئەوە نییە کە لە لوبنان هەیە ئەوەی لوبنان گەیشتە چی ئەگەر ملاحەزەتان کرد ئەوەی لوبنان گەیشتە ئەوەی قبوڵی حزبی سیاسیان نەکرد شعارێکیان بەس کردەوە كل ئەگەر وانە كل يعني كل وانە بوو يعني بە هەموویان گەندەڵە هەمووی خراپەوانە و ئەمە ئەوە زام چێڵێ شەلە قەلع بەشێکە لەوە بالضبط نەنا بالضبط شەلە قەلعەکەی ئەوە دیدی ئەوەیە و ئەمە سێکە بەترسەکەی لە چی هەیە حرەکەیەکی جەماوەری فراوان دروستە بێ بەڵام داوای چیەکە داوای ئەوە کە مەجالیسی محافەزات نەمێنێ لە جاتی ئەوەی داوا ئەوە بکە کە گەندەڵکارانی مەجالیسی محافەزات تەقدیمی محکەمە بکرێ مەجالیسی محافەزات لابە لە جاتی ئەوەی قانونێکی باشی هەڵبژاردن بێ ئەچە قانونی هەڵبژاردن خراپترەکە لەو حاڵەتەیە ئەمە لەو حاڵەتایە ئەم حرەکاتانە لە چوارچێوەی پۆپۆلیستیایە ئەوەی دەمێنێتەوە ئایا مێژوو داخراوە ئایا حرەکاتی اجتیماعی کۆتایی هاتووە مێژوو پێلاسەکان چپکەکان هەمووی کراوەیە ئەساسی قەزیەکە ئەگەر تەماشای بە عەقڵێتی ئەوەی بکەین کە تاریخ کۆتایی هاتووە تاریخ کۆتایی نهاتووە و سیاسەتی نێودەوڵەتی هەمووی لە گۆڕانکاریدایە ئێستا باسی تاکە جەمسەری ناکرێ باسی فرەجەمسەریەکرێ باسی حاڵەتی نوێکرێ باسی تێکەڵکردنی شارستانەکانەکرێ ئەگەر پرسیارێکم دوام نەداوەتەوە دوایی دوو قۆڵی بە قسەی دەکەین زۆر سپاس بۆ دکتۆر کاوا بەناوی ئەوە